بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵە بڕگۆ بابەتینەوە بینۆمیانی ماڵەکانتان بۆ هیوای کاکۆی پرۆگرامی ئەمڕۆمانکە بۆمان ئامادە کردوون بە دڵی هەموو لایەکتان بێت و سوودێک لە پرۆگرامەکە ببینن. خۆشویستان، کۆی پرۆگرامی ئەمڕۆمان دەتوانین بڵێن پرۆگرامێکە تایبەتە با کشتوکاڵ و بە کەرتی کشتوکاڵی. یەکێک لەو بڕگانی کە ئەمڕۆ لەسەری دەدوێن تایبەتە بە فستیڤاڵی هەنار کە بڕیار وایە ئەمڕۆ لە شاری هەڵەبجەی خۆشەویست فستیڤاڵی هەنار بەڕێوە بچێت کە تیایدا ژمارەیەک جوتیاری نمونەیی تیایدا بەشدارن و بەرهەمە خۆماڵەکانی خۆمان و هەنار نمایش دەکەن کە بێگومان لە هەرێمی کوردستان یاخود جوتیارانی هەرێمی کوردستان بەوە ناسراون کە جوتیاری زۆر باشن، جوتیاری بە ئەزمون و نمونەین کە چەندین داهێنانیان لە بواری کشتوکاڵدا کردووە. هەر لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان جوتیارێک توانی بووی کە کولەکێک بەرهەم بێنێت کە کێشەکەی 47 کیلۆگرام بوو کە بێگومان ئەمەش داهێنانێکی گەورەی لە بواری کشتوکاڵدا چ لە ڕووی چەندایەتی بێ، لە ڕووی چۆنایەتی بێ، لە ڕووی کێش و قەبارەشەوە بێ. دواتر لەسەر ئەم فستیڤاڵی کە تایبەت بە هەنار لە هەڵەبجەی خۆشەویستەوە بەڕێوە دەچێت، هاوکارمان ڕێبین یارەحمەد بەشەیەکی ڕاستەوخۆ لێەوە لەگەڵمان دەبێت و فستیڤاڵەکە و زانیاریەکانی تایبەت بە فستیڤاڵەکەمان بۆ دەگوازێتەوە. یەکێکتر لەو بابەتانی کامڕۆ گفتوگوی لەسەر دەکەین، باز لە هۆکارەکانی ناجێگیری نرخی گۆشتی مریش دەکەین لە بازاڕەکاندا. بێگومان کە باز لە مریشێک دەکەین دەبێت باسیش لە هێلکە بکەین. بێگومان نرخی گۆشت و گۆشتی مریشێک لەگەڵ هێلکەدا لە ئێستادا لە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان و دەتوانین بڵین لە عێراقیشدا بە شێوەیەکی گشتی هەمیشە بەرزینزمێکی زۆر بەخۆیەوە دەبینێ، هەر ڕۆژە و نرخێکە. بەڵام هۆکاری ئەم ناجێگیری و هۆکاری ئەم بەرزینزمێ بە شێوەیەکی بەردەوام بۆچی دەگەڕێتەوە؟ لە ماوەی ڕابردوودا نرخی تەبەقێک هێلکە 1500 بۆ 2000 چووە سەر. هۆکاری ئەم بەرزبوونەوە بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا بەرهەمە خۆماڵەکان لە مریشک و لە هێرکان توانیوێتی پێداویستەکانی هەرێمی کوردستان و پێداویستەکانی هاوڵاتیان پڕ بکاتەوە یاخودنەوە؟ لە هەمان کاتیشدا باسێک لە پرۆژە پەلەوەریەکان دەکەین. ئەو کۆمەڵێک بۆچوون هەیە لە ناو هاوڵاتیانە بڵاو بۆتەوانێ یاخود هەمیشە دەوترێتەوانێت ئەم بۆچوونانە بە تایبەت لەو ڕوانێک کە باز لە پێدانی هۆرمۆنی گەشە دەکەن بۆ مریشکەکان بۆی کە بە ماوەیەکی کەم بتوانێت کێشێکی زۆری هەبێت و یاخود بڵێ قەڵاو بێت بۆی کە ساغی بکەنەوە لە بازاڕەکاندا. بۆی کە لەسەر ئەم بۆچوونانی کە لە ناو هاوڵاتیانە هەیە ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر گفتوگۆ بکەین. ئەمڕۆ میوانداری جەمال حسێنمان کردە کە بەڕێزیان بەڕێوەبەری سامانی ئاژەڵی سلێمانی. کاک جەمال، ڕۆژ باش، زۆر بەخێر بێت. زۆر سپاس، زۆر مەمنون بۆ ئێوە کە ئەم دەرفەتەتانیان بۆ قسەکردن لەو بابەتە. زۆر سپاس. کاک جەمال، پێشەوەی کە بچینە سەر هۆکارەکانی بەرزبوونەوەی نزمبوونەوەی نرخی مریشک و هێلکە، پێم خۆشە بە پرسیارێکی گشتی دەست بکەم. بزانین بەرهەمی ناوخۆی هێلکە و گۆشتی مریشک تا ئێستا توانیوێتی پێداویستەکانی هەرێمی کوردستان و سلێمانی بە تایبەتی پڕ بکاتەوە یاخودنا؟ سەبارەت بە پرسیارەکە دوو بەشە. بەشێکی مەسەلەی گۆشتە، گۆشتی سپیە کە گۆشتی مریشکە، ئەویتریان هێلکەیە. لە گۆشتی سپیە لە دەواجنە ئێمە بە دڵنیاییەوە ئێستا ئەتوانین ئەگەر بە تاقا بە توانای لە 100% پرۆژەکان کار بکەین لە مریشکە ئەتوانین پێداویستیەکانی هەرێم پڕ بکرێتەوە، یان پارێزگای سلێمانی ئێمە وەکو پارێزگا قسەکەین پڕ بکرێتەوە. بۆچی؟ ئێمە لە سلێمانیا بە پێ و ئامارانەی کە لە بەردەستمانایە پێویستمان بە 48,000 تەن هەیە ساڵانە. بەڵام بەس بۆ شاری سلێمانی ئێمە پێویستمان بە گۆشتی سپیان لە گۆشتی مریشک ساڵانە پێویستمان بە 48,000 بە پێ و ئامارانی کە کردومانە و تەمەن عملیەکەوانە ئەکراوە. بەڵام ئێمە گەر بە تاقەیشکەین 65,000 تەن بەرهەمە هێنین بە پرۆژەکانمان. مانایە بزانە چەنەی زیاترە لە پێداویستەکانی خۆمان. بەڵام کۆمەڵی هۆکارەیە کە ناتوانرێت پرۆژەکان بە تاقەی خۆیان کار بکەن. ئەویش بەشێکی ئیداریە، بەشێکی ترسە، بەشێکی هۆکارەکان چین کاک جەمال لەگەر بە کورتیش بێ ئاماژەیەکی بێ؟ هەنێ مەسایل کۆمەڵی هۆکارەیە. یەکەم نەخۆشیێکی زۆر جاری وایە هەم لە سەرچاوی وڵاتەکەەوە کە جوشکەکانی یان لە هێلکەکانی بۆیانن بۆ ئەو مەفقەسانەی کە هەمانە، هەم تەزاروبکردنی لە نرخە جاری وا هەیە تەمەن نەخۆشی تەسیرەکە جاری وایە ڕێگەکردنەوە یان بە قاچاقهێنانی مریشکی بەست و کۆمەڵێ بابەت جاری وایە ئەم خاون پرۆژەکان لە زەرەرە جاری وایە زەرەر زۆر ئەکەن.
چونکە بۆ هەم لێرە تێچوو هێزی زەرەکەی لە دابەزینی نرخی مریشکەکەی یاخود جاریوایە نەخۆشی لی ئەدا نەخۆشی لی ئەدا ئەمە هەمی بێ بە زەرری بۆ نمونە 20,000 تێ کردووە 2,000 بۆ دەرناچێت تۆ حساب بکە ئەمە بەشێکی زۆری بووە بە زەرێری بەشێکی ئەمێنێتەوە بە شەشی نرخێکی کەزیایی بخەنە سەر لەسەر هاوڵای هەر بۆی پڕ نابێتەوە هەنێکی هێنانی بەڕاستی مریشکی قاچاق و هەچەند خۆ بە فەرمی ئێستا مریشکی بەستوو مەمنوع ئەبێت غەیری پارچەکانی مریشی نەبێ ئەوەی ڕان و باڵ و سنگ ئەمانە هێنن هەیە بڕات بێ بە ڕسمی هەمی ئەبێ بە قاچاق بێ بە فەرمی مریشکی بەستوو ڕێگە پێنەدراوە لە ئێستا ئەم بڕیارە لە کێوە دەرچووە دەمێکە دەرچووە بۆ دامی پرۆژەکانی ناوخۆ هەیە ینی بەردەوام بێت پێویستەکە حکومات مادەم ئێمە پێداویستیەکانمان ئەوەیە و ئینتاجەکەشمان ئەتوانین بەو ڕێژەیە بکەین پێویستەکە زیاتر دەست بگرین بەم کەرتەوە ئەم کەرتە کەرتێکی گرنگە لە کشت و کاڵە ئەم کەرتە کەتێک گرنگە دەبێت دەستی پێ بکەین هەم بەڕاستی ئێستا نەدەعمیان ماوە هیچ شتێک نەماوە بیکەین بۆیان تەنها ڕێنمایی ماوە قاچاقیش دەورێکی سەرەکی هەیە لەسەر هێنی ئەمان کەواتە کاک جەمال ئەگەر بە تەواوی ڕێگە لە هێنانی مریشکی بەستوی یا بڵێ مریشکی بیانی بگیرێت بە قاچاقەکانیشەوە گرنگی ئەوە درێت کە بەرهەمی ناوخۆی سەرجەم پێداویستیەکانی هەرێمی کوردستان پڕ بکاتەوە زانکی ئەم لە ڕووی فەنیوە ئێمە من دڵنیاین ئێمە کە ئەوە ئەتوانێت پێداویستیەکان پڕکە بەڵام کۆمەڵی لایەن ئەچێتە ئەم بوارەوە بۆ تۆ بێ زەمانەتی ئەوە بدەیت چونکە کە ئێمە باسی پرۆژەی پەلەوەرەکە بێ ئێمە باسی پرۆژەکانی سەربڕینخانەکانیشمان کەی چۆن ئێمە کۆمەڵی موئەسەساتمان هەیە لە حکوومەتە ئێستا کە ڕۆژانە گۆشتی مریشک بەکارێن ڕگۆشت بۆ ئەوانەی لە خەسخانەکانە لە فەرماندەکانە لە زۆر شوێن هەیە دەوائیمان هەیە بە لە چاکسە ئەمانە لە زۆربەی شوێنەکانە ڕۆژانە خواردن بەکارەهێنن ئەگەر بێت و ئەمە بێ بە بڕیار کۆیس موئەسەسەکان ئەوەی کە گۆشتی مریشک بەکارهێن و بگەڕێنەوە بۆ مریشکی ناوخۆمان و ڕێگە بگرین لە بەڕاستی ڕێگە بگرین لە مریشکی بە قاچاق و لە هێن ڕووبکەینە مریشکە بەستووی سەربڕینخانەکانی خۆمان بە دڵنیاییەوە ئەتوانی ینی گومانی تێدانی ئەتوانین بەڵام ئەویش دامی حکوومەتێوێ چاودێری ئەوێ کاری ئەوێ ینی بە ئاسان نابێت چونکە تۆ ئێمە معاملە لەگەڵ کائینی حیاکەین ئەمە معاملە مریشکە ئەمە پرۆژەیە چەند کارگەی تایبەتمان هەیە بە مریشکی بەستوو لە هەرێمی کوردستان بڵێن چەند سەربڕینخانەی مریشکمان هەیە ئەوە چونکە فعلان دوایش هەر لە سەربڕینخان خۆی مەخازنیە دوو سەربڕینخانەی زۆر باشمانەیە لە هەرێمی کوردستان کە یەکێکیان لە ڕانیەیە و یەکێکیان لە پیرەمەگرونە کە ئەمانە بە هەردووکیان 7,000 مریشک لە سەعاتێکە دەتوانن بەرهەم بهێنن 7,000 ینی دوو پرۆژەی باشن بەڵام لە ئێستا بەداخەوە بەهۆی مریشکی بەستوو تر و بەهۆی ئەوەی کە مریشکی زیندوو خەڵک زیاتر ڕغبەتی لەسەر مریشکی زیندووە تۆزیێکاری ئەمان مەگەر بە ڕغبەت خاوەن پرۆژەیەکی پەلەوەربی با بۆ ئەوانیش تەوزیعەکەن ئەینا دوو پرۆژن مریشکەکان لە ئاستی زۆر باڵایە زۆر بەپێی زانارەکانی لای بەڕێستان خواست چۆنە لەسەر مریشکەکانی ئەو دوو سەربڕینخانەیە وەڵا ئەوەیە خۆی زانستیان وایە ئێمە مریشک ببەسترە ئەیدابی خۆین ئەمە لە ڕۆ زانستیەکەی بۆچی ئەمە ئەیبەستی کۆمەڵی میکرۆبات بەبەستن لە ناوەچێ ئەیشی کوڵێنی کۆمەڵی میکرۆبایانی خواستەکە پەیوەندی بە وعیەوە هەیە پەیوەندی بە وعی ئینسانەوە هەیە بەشێکی باشەیە ئەوەی کە تێگەشتووە لەم زانستە من ئەتا بۆ نمونە ئەگەر مریشکی بەستوو بکڕم هەتا مریشکی ڕانی و پیرەمەگرون هەبێ ناچم مریشکێکی ئێرانی یان تورکی لە ڕووی نرخەوە فەرقیان زۆرە وەڵا فەرقیان هەیە بەڵام بیرمان نەچێ ئەم سەربڕینخانانە چەند گرنگن بۆ هەرێمی کوردستان ئەگەر نرخیشی زیاتر بێ ئێمە بێ وعیە دروستکەین شتێک زیاتریش بدەین دڵنیاین لە پاچی ئەم سەربڕینخانانە کاریان بەردەوام بکەین بۆچی چونکە ئەمانە پرۆژەی سەروەی نیشتیمانی خۆمانن خەڵکێکی زۆر هێزێکی کاری زۆر ئیشی تیاکەن ینی تۆ سیرکە هەر ئەوە نییە سەربڕینخانەی مریشکی تۆ گەر بچی چەنە خەڵک کاری تیاکە کە لە دەرەوەی حکوومەت پێویستەکە ئەرە وڵات دڵنیایی تەواو لە مریشکی ڕانی و پیرەمەگرون تەواو دڵنیای ئێمەدا لە هێنیان چکە لەژێر سەرپەرشتی هەم
مهندس زراعیەکان ئەندازیاران کشت و کاڵەکان و دکتۆری ڤێتەرنەری سرە بڕێ ینی بە هەموو تێستەکانە ئەڕوا فەرقی هەیە تۆ لەوە چی مریشکێک لە دوکانێکە کڕی نازان سەریە بڕێ بۆت خۆتەوە بۆت سرە بڕێ ئاوێکی بۆ دەخاتە ئاوەکە و ئاوە لە بەیانیوە تایوارە ناوێن کامیان پاتە ئەوەی بەردەوام بە ئاوە ئاڕوە یعنی ئەبێ ئێمە ئەو ئەیە دروستکەین کە مریشکە زیندوەکەش هاوڵاتیان کە کڕی باتە ماڵەوانە ڕەنگە بەشبەشی کات و دیسان و جارێکتری کاتە فرێزەری سەلاجەوە هەر ئەینن مەوزوعە بەڵام جیاوازیەکە لە چیە بە جیاوازیەکە بەڕاستی لەو ئاوایە کە گەرمەکرێ ئەو ئاوەی کە ئەی خەتە ناویەوە تۆ ئەی بیتەوە بۆ نێگۆرەگرێ لە بەیانوە تاوەرە 6 مریشک تۆی خەیتە ناوی کە من ئەو کەسان ناڵێم هەمیان خەڵکێکی هەیە زۆر جوان بە پاشی کارەکەیەوە زۆر بەکارێنن بەزەوەی لەسەر بڕنخانانە لەژێر سەرپەرشتیایە فەحسەکرێ هەموو بەشێکی بۆن ساردەکەی گەڕێتەوە بۆ ئاوەکە هاوڵاتیان ڕەنگە تا ئێستا نەزانن تۆ پێویستی بە و مریشکەوەی خەیتە ئاوەکە و دوای ئەوە تۆی کڕی دوای تۆ من سمەی کڕمەوە هەرانی ئەمانە هەمی خراپن ئەی چۆن لەبەرەوە مریشکی ئێمە من پێم خۆشە ئینسان وعیەوەی بێ بگەڕێن و بۆ مریشکیان سەربڕخانەکانی خۆمان خۆ هەر چەند مریشکی زیندوو ئەمە شتێک هەیە لە زانستی دەواجنە ئەمە پێڵین ڕغبەی مستەهلیک حەزی بەرهەمهێن بەکاربەر ئەمە پەیوەندی بەو ڕغبەوە هەیە کە ئینسان هەر خۆ حەزی لە مریشی زیندووە خۆ ئەویش زیندووە هەر سرە بڕێ هەر عینەن مەوزوعە بەڵامی تر ئێمە حەزمان لەوەیە خۆمان بیبینین یان خۆمان سەری فرێشەوە بەکارێنین اینا ئەویش بەڕاستی دڵنیایی زۆر تاولە لە مریشکی سەربەرخانەکانی خۆمان زۆر باش کاک جەمال ئەو مریشێک چ بە زیندویەتی بێ یاخود چ بە بەستێتی بێ توانیمانە هەناردەی ناوەڕاست و خواری باشووری عێراق یاخود وڵاتانی دراوسەی لێ بکەین یەکێک لە باشەکانی پرۆژەکانی خۆمان جاری وایە کە کێشەی مریشک دروست ئەبێ لە خواری عێراق و ناوەڕاست و ئەوانە مریشکەکانی خۆمانە کە ئەنێرێ بۆ ئەوێ ئەماش جاری وایە هۆکارەکەشی خراپ بکرێتەوە لەسەر هاوڵاتیانی خۆمان نرخی مریشک بەرزە بێتەوە ینی یەکێک لەینەکانی ئەوەیە کە ئەینێرین بۆ ئەوەی خۆ باشە ناردنەکەی بەڵام نرخی مریشکیش لێرە بەرز ئەبێتەوە بەڵێ زۆرە ڕوات مریشکی خۆمان هەم بە بەستویەکانە هەم هینی هەردوو پرۆژە سەربەرخانەکان و هەم مریشکی زیندویشی هەنێکی بە فەرمی ڕاو بە قاچاقیش هەرە ڕواوە دڵنیای ئێمە لەوە ڕێینا لێ ناگیرە قاچاق دەستەکانە خۆش بێت کاک جەمال ڕاستەخۆیەکمان هەیە ڕاستەخۆکە وەرەگرین و دواتر لەگەڵ بەڕێستا بەردەوامین بەڵێ خۆشەویستان ئێستاش هەر لەسەر بابەتی کشتتوکاڵی لەسەر ئاستی گرنگیدان بە کەرتی کشتتوکاڵی لە دەشتی کۆیە چینە لای پەیامنێرمان کاروان کە بەشێکی ڕاستەخۆ لە کۆیەوە لەگەڵمانە کاروان سڵاو لێ بێ و بەیانیت باش فەرموو زانیاریەکان لایتۆن چنووربانی و بینەرانی گەلی کوردستان باش بەدەر لەوەی کە بێمە سەر بابەتی کشتتوکاڵی و ئەو فێستیڤالە پاییزیانێکەوە لە شار و شارچکانی هەرێمی کوردستان دەکرێەوە ئەمڕۆ بە تایبەتی لە شاری هەڵەبجە سەرەتا من دەمەوێت بابەتی لایانی ئەمنی باسکەم هەڵبەتە لە شەوی ڕابردوو کاژمێردەی شەوی ڕابردووەوە چەند چەکدارێکی نەناسرا و کە ژمارەیان 6 بۆ 7 چەکدار دەبێت لە ئاوی زەی بچووکەوە لە منتیقەی شێخ بزێنیەوە دەپەڕێنەوە بەری ناحیەی سێگرکان و ئەمەش دڵڕاوچێ و ترسی لە لای هاوڵاتیانی سنوورەکە دروست کردووە و دیارە ئەم چەکدارانە چوونەتە ماڵێک داوای خواردن و هاوکاریان کردووە و دواتر تەقە و ڕوبەڕووبوونەوە لە لێوان خاوەن ماڵەکە و لە نێوان چەکدارەکان کراوە و گومان دەکرێت چەکدارانی داعش بن هێزەکانی ئاساییش و پۆلیس و پێشمەرگە لە شەوی ڕابردووەوە بەدوای ئەو چەکدارانەوەن و لەگەڵ ئەوەشدا تیمی گەلی کوردستان وەکو یەکەم کەناڵ لە شەوی ڕابردوو کاژمێر 4 شەوی ڕابردوو گەیشتە شوێنەکە لەگەڵ ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پاڵپشتی هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیان بۆ سنوورەکە دووپات کردەوە لە هەوڵی ئەوەنکەوە چەکدارانی داعش کە بڵاو بوونەتەوە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەمەش بەهۆی ئەو بۆشایی ئەمنیەوە کە بەرپرسانی سەربازی
هێزە ئەمنیەکان گومان لەوە دەکەن ئەم چەکدارە داعشانە دزایان کردبێتە ئەو سنوورانە و لە چەند ڕۆژی داهاتووە هێزە سەربازیەکان چێوماڵی ئەو سنوورەیان کردو و لە هەوڵی دەستگیرکردنی ئەو چەکدارانن و سەبارەت بە لایانی ئەمنی و دواتری ئەگە بێمە سەر بە بواری تەندروستی دیارە لە سنووری قەزای کۆیە هەر ئەمڕۆ 15 حالەتی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا ڕاگەندراوە و 12 هاوڵاتیش لە نەخۆشیەکە چاک بوونەتەوە و ئێستا ئەگەر بێم باسی کشتتوکاڵی سنووری قەزای کۆیە بکەم دیارە ئەم سنوورە دەوڵەمەندە بە کشتتوکالکردن لە هەر 4 وەرزەکەی ساڵ کشتتوکاڵی تێدا ئەنجام دەدرێت من بۆ زانیاری زیاتر مامۆستایەکی زانکو و شارەزا لە بواری ئابووری کشتتوکاڵی دەدوێنم مامۆستا سۆران کاکەڕەشە مامۆستا سڵاوتان لێبێم کاتتان باش ئەگە بێتێرەوە زۆر سپاس بۆم دەرفەت زۆر سپاس دەکەم مامۆستا گیان ئەمڕۆ فێستیڤالی هەنارە لە شاری هەڵەبجە و دەمەوێت بیدایەت پرسیارەکەم لەوە دەست پێ بکەم وەزیری کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری هەناردەکردنی هەناریدا بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە تا چەند لە ڕووی ئابووریەوە گرنگە بۆ هەرێمی کوردستان سەرەتا بەخێراتتان دەکەم بە دڵنیاییەوە ئەو بڕیارەی کە وەزارەتی کشتتوکاڵ داوێتی بۆ هەناردەکردن هەناردەکردنی هەنار کارێکی زۆر باشە نەوەک هەنار هەموو پێویستە هەموو بەرهەمانی کە لە پێداویستەکانی هەرێمی کوردستان زیادن بەرهەمە کشتتوکاڵەکان بنێرن بۆ دەرەوە هەر بەرهەمێک کە دەنێرێت دەرەوە لە شوێنی ئەو بەرهەمە تۆ دەبێتە داهاتێک دەبتە داهاتی نەتەوەی بۆ وڵاتەکەت پارە دێتە ناو وڵاتەکەت و پێویستە تەمانەوە بۆ گەشەی ئابووری زۆر پێویستە من دەستخۆشیان لێ دەکەم نەوەک هەنار هیوادارم بیر لە بەرهەمەکانی تریش بکەنەوە کە لە کاتی خۆی لە وەرزی خۆی زیادێ و بینێرن بۆ دەرەوە باشە مامۆستا بۆ ئەم سنووری ئێمەکە هەیە سنووری قەزای کۆیەکە دەوڵەمەندە بە سەرچاوی ئاوی و زەویەکی بەپیت چی پێویستە بکرێت بۆ سنوورەوە تا چەند گرنگی بەلایانی کشتتوکاڵی دراوە لەم سنوورەیە وەڵی من ئەگەر سەراحەت قسە بکەم کەسانی پسپۆر هەن لە هونەری کشتتوکاڵی دەزانن ڕەنگە ئەوان زیاتر بزانن ئەو هەوا و کەش و هەوای ناوچەکە چ ڕۆکێکی تیا یان چ بەرهەمێکی زراعی تێدا پەرە دەسێنێ و هیوادارم لە بەرنامەکانی داهاتوتان چاپێکن لەگەر ئەوانشکەن کە پسپۆری کشتتوکاڵین من تەنها قسە لەسەر لایەنە ئیداری و ئابووریەکەی کشتتوکاڵی دەکەم بێگومان من پێم وایە ئەو کەش و هەوایی کە لێرە هەیە زۆر بەرهەمی تێدا دەچێندرێ بەڵام هەندێک بەرهەم هەیە ئەگەر تۆ بتەوەبیری لێ بکەیەوە بۆ لایانی بۆ بەرهێنانی تێدا بکەی مەسەرەن یەک لەوانە مەسەن کە دەوازینە پێم وایە ئەو دەوازی نیشتانە کە لێرە هەیە بەرهەمی دەبێ بەڵام کێشەکە لە ساختکردنەوەکەی دی کێشەکە لەوەیە کە لە هەندێک کات کە پێویستە نرخی خۆی کە نرخی خۆی ناکە بۆیە خاوەنی ئەو دەوازی نیشتانە ساڵانە گلەیان پێوە دیارە فعلا گلەکانشیان ڕاستە لە جێی خۆیەتی زەرەر دەکەن بەخۆمان دەزانین ئێمە وەکو هاوڵاتی کاتێک کە بەرهەمەکانیان دەکردن هەندێک جار سعرێکی زۆر کەمە بێگومان بای تەکالیف و مەسروفاتەکانیان ناکە ئەوەش وا دەکە کە کەسە سارد بێتەوە پێویستە لە هەموو لایەنێک گرنگی بدرێ پلان هەبێ حتا لایانی حکومی لە کاتی خۆی ئەو ڕێنماییەک یان نووسراوێک هەیە مەسەرەن ئەوەی کە پەیوەندی بە گومرگو و باجوو کاڵای دەرەو ناو ئەوانە هەیە پێویستە ئاگادار بن بە وردی و بزان لەکەی ئەو ڕێنمایە دەرەکەن حتا ئەو ڕێنمایانە لە قازانجی کشتیارەکان بشکێتەوە بۆ ئەو بەرهەمەی لەو کاتێککە دەرەچێ ساغ بێتەوە تووشی زەرەر زیان نەبن کاتێک کە کەسێک تەمانەوە لە تەبیعەتی ئیدارە وایە ئەمن کە بمەوێ سەرمایە گوزاری بکەم ئەگەر جارێک ئیفلاس بکەم 2 جار 3 جار ینی وای لێ دێواز لەو کاسب دەینم واز لەو پیشەی خۆم دەینم بێگومان کە من وازم هینا دەبتە زەرەر بۆ ئەو منتیقەیە بۆ ئەو شوێنە کە ئەو بەرهەمی تێدا دەکرێت سارد دەمۆلانێ جارێککە ئەو پیشەیە بەدەست نەگرم بیر لە شتێککە بکەمەوە ئەوەسا ئەو بەربوومە کشتتوکاڵانەی کە لەم سنوورەیە دادەچێندرێت لایەن جوتیارانەوە من لەلایەنە ئابووریەکە و پرسیار لە بەڕێزت بکەم تا چەند دەبێتە داهاتێکی پاڵپشتی بەهێز بۆ حکوومەت و هاوڵاتیان لەم سنوورەیە بێگومان بۆ هاوڵاتی ئەوەی کە چەند ساڵە کراوە ئەوەی کە من بخۆم بە تەمەنی خۆم بەبیرم دێ بەرهەمی کشتتوکاڵی نەچتە بوارەکی ئیسیسماری و بەرهێنان تەنها خەڵکەکە زیاتر بۆ بژێوی خۆیەتی بۆیەتی پێداویستی ساڵانەی خۆی دابین بکە ئەمە هۆکاری چییە نەچێتە بواری هۆکاری ئەوەیە کە پلان نیە دامی ئیسیسماری ئەزنەبی ناکرێت دامی ئیسیسماری ناوخۆی ناکرێت
پشتگیری سەرمایەدارەکان ناکرێت. بە نمونە تۆ دەتوانین ڕێنمایەک دەرکەی کەسێک کە پرۆژەیەکی مەسەن کارگەیەکی عەرف دادەنێ بە نمونە، تۆ گەر دامی بکەی بە ڕێنمایەک بە یاسایەک لەوانەیە نەک کارگەیەک دەیان کارگە دروست بکرێ. ئەجا بۆ کارگەکانی تریش بە هەمان شێوە. بەڕاستی من ئاگاداری هەموو وردەکاریەکانی ڕێنمایەکانی وەزارەتی زراعەت نیم، بەڵام ئەگەر بین دراسی بکەین بە وردی خەرلەکان زیاتر بە دەرەکەگە ڕەنگە بە چاوپێکەوتنێک نەتوانین وەڵامی هەموو پرسیارەیان هەموو دەست لە هەموو برینەکاندا بنین. بەڵام دەکرێت ئێوە هەفتانەیان چەند جارێک کە مقابلەکەنی چەند کەسێکی تر و پەیوەندیدار بەو بابەتەوە زیاتر ڕوونکردنەوەتان دەسەکەوە. مامۆستا بەدەر ئێلەوە لەلایەنە ئابوووریەکەوە کە بەڕێزت لایەنی ئابووری ئیداری لە زانکۆی کۆیە دەمانەوێت بزانین تا چەند پاڵپشتێکی بەهێز دەبێت ئەو بەروبوومە کشتتوکاڵیانەی کەوا لە سنوورەکە دەکرێت. وەڵاهی پاڵپشتەکان گەر یەکەم شت دەبێت لایەنی حکومی بێ، حکومەت لەلایەنی پلانەوە بەڕاستی ینی چوە کەناڵەکانی ڕاگەیاندن چوەکو دەورات دەتوانێت بکاتەوە بۆ فەلاحەکان بۆ ئەنجومەنی گوندەکان مەسەڵەن بانجیان کەن کە لە نزیکەوە لەگەر جوتیارەکان قسە بکەن و هانیان بدەن کە کام بەرهەم بچێنن. بەڕاستی حکومەت دەوری هەیە لەوە ڕوونکردنەوە بدا هەتا پێداویستەکانیشیاندا وەکو دەرمان و ئەوانە دابین بکە. لایەنە چکە هەیە کە بەداخەوە ئێستا نەمایە ئەو تەمویلی زراعیە مەسەڵەن بەداخەوە کە حکومەت تەمویلی شتەکەی پێ ناکرێت ئێستا بێت تەمویلی زراعی کە ئەگەرنا دامی زراعی تەمویلی زراعی بۆ ئەو پێداویستیانەی مەسەڵەن مەکایانی زراعی کە دەکڕی ئەگەر تەمویلێکی زراعی هەبێ یان پارچە زەویەک هاوکاریت بکە بە قەرزیش بێ مەسەڵەن بانکێکی زراعی هەبێ هەمووانە پاڵپشتین بەداخەوە لە وڵاتە نەماین ئەوانە سەبەبەکەیە کە کەشتی کشتتوکاڵی بەرهەمی زۆرمان هەیە بەڵام ساغ نابتەوە یان وەکو پێویست نییە ئەو بەرهەمەی کە هەیە لەوانەیە خەڵک پێویست پێ نەبێ. مامۆستا ئێوە لە زانکۆی کۆیە هەم وەرکشۆپ هەم سمینار هەمیش فێستیڤاڵی پاییزەتان کردووە سەبارەت بە بەروبوومە پاییزیەکان. ئەمە تا چەند لەلایەن هاوڵاتیانە پێشوازی لێکرەوە دەمانێت قسەیەک بکەن لەسەر ئەو فێستیڤاڵانی کەەوە ئێوە لە زانکۆی کۆی کردوانەوە ئەو وەرکشۆپ سمینارە لەلایەنە ئیداریەکەیەوە. ئێمە ساڵی پار وەکو زانکۆ یەکەم زانکۆ بووین فستیڤاڵێکی پاییزەمان کردەوە بۆ هەموو بەرهەمە ناوخۆییەکان هاوکات بوو لەگەر بایکۆتی کاڵای تورکی. بەڵام ئەگەر بایکۆتی کاڵاژ نەبێ ئێمە پێویستە بیر لە خۆمان بکەینەوە ساڵانە فستیڤاڵ بکەین. هەت ئامانجی فستیڤاڵەتە بۆ ناساندنی یان بۆ تەرویج یان پرۆمۆشنی ئەو بەرهەمە ناوخۆیانەیە. بەڕاستی خەڵکی ئێمە تا ئێستا بەرهەمە کوردیەکانی خۆمان نازانێ هەر بۆ دەزانێ هەنجوین و برنج و کۆمەڵێشتا ڕەنگە سەدان کاڵامان هەبێت لە منتیقە جیاجیەکانی هەرێمی کوردستان بڕوێ میلەتی کوردگەلەکەی خۆمان پێ ئاشنا نەبن بۆیە فستیڤاڵە زۆر گرینگە و پێویستە لایەنی دەرەوە حتا وڵاتانی ئەگەر داوت بکرێن هەتا ئاشنا بن بۆ بەرهەمانە. بێگومان کوالیتی بەرهەمە کوردیەکان لە هی منتیقەکە لە هی ئێران لە تورکیا لە وڵاتانی تر کوالیتی بەرهەمەکانمان باشتر نەبن زۆر خراپتر نین بۆیە ئەو فستیڤاڵانە زۆر گرینگە بۆ ناسانیان. ئەو یەک دوو من هەر لەم چەند ڕۆژ پێش ئێستا یەک لەوانی کە بەژار بوو لە فستیڤاڵەکەی پارمان گوتی مامۆستا ئەرێ ئەمساڵ فستیڤاڵ ناکەن. دیارە ئەوە نیشتێکم بۆ دەرکەوت کە ئەوانەی کە کشتتوکاڵن ئەوانەی کە بەرهەمیان هەیە بەڵێ چاوەڕێی هەلیوا دەکەن. ئێمە وەکو زانکۆی کۆیە کردمان بەڵام لایەنی کەش هەیە دائیری زراعە هەیە وەزارەتی زراعە هەیە لایەنی کەمان هەیە هیوادارم ئەوانیش ساڵانە بیر لە نەک هەر فستیڤاڵی پاییزە فستیڤاڵی بەهارەش بکەن کۆمەڵەیەک بەروبوومی بەهاریشمان هەیە لە وڵاتی خۆمان هەموو لە هەموو وەرزەکان بەروبوومان هەیە پێویستە ساڵی 4 فستیڤاڵیش بکرێت لە هەر شارێک لە هەر منتیقەیەک دەوری زۆر دەبێت. بە کورتی پلانی زانکۆی کۆیە چی دەبێت ئێوە وەکو کارژێر بۆ لایەنە ئابوووریەکە بۆ جوتیاران و بۆ هاوکاریکردی و کەرتی کشتتوکاڵی کە گرنگی پێ بدرێت لەم بەرەوە؟ وەڵاهی من وەکو زانکۆی کۆیە ئەمن بەڕاستی لە ئیداری زانکۆیەکە نیم بەڵام پەرۆشی زانکۆیەکەی خۆمم. من هیوادارم کۆلیزی کشتتوکاڵ فاکەڵتی کشتتوکاڵی کە هۆکارەکەی بەڕاستی نازانم چیە داخراوە هیوادارم یەکەم هەنگاو زانکۆی کۆی ئەم کۆلیزە بکاتەوە. بەڕاستی ڕاستە وەزعەکەی ئێمە ئێستا ئەزمێکی مالیە بەڵام لە داهاتوو پێویستمان بە کادری کشتتوکاڵی دەوێت بۆیە لێرە پێشنیار بۆ سەرۆکایەتی زانکۆیەکەی خۆم دەکەم زانکۆی کۆیە بە هەر شێوەیەکە
ئەم کۆلی ئیجرا بکاتەوە بێگومان ئێستاش چەندی مامۆستا و هاوڕێی خۆم هەن لە ناو زانکۆ وەک چۆندرە پێویستیان بەوەیە زانکۆی بکرێتەوە. من داوا دەکەم لە خەمخۆری زانکۆیەکە و لە خەمخۆری هاوڕێکان و لە خەمخۆری کەرتی کوشتکاڵی لە منتیقەکەی خۆم. گەلێک سپاس مامۆستا سۆران کاکڕۆژ مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆم دەقەتی بۆیەوە زۆر سپاس بۆیەوە. چنوور ئەمە بابەتەکانی ڕۆژ بوو لە سنووری قەزای کۆیە و شارەزانی بواری ئابووری و ئابووری ناسان بازدەوە دەکەن لە بری سامانە سروشتیەکان و نەوت و کانزاکان لەمە بەدواوە گرنگی بە کەرتی کشت و کاڵ بدرێت لە هەرێمی کوردستان وەکو جێگرەوەیەک لە جێی کانزا سروشتیەکان و من دەگەڕێم ولایەوە کە پرسیارەکان نەمابێت. دەستخۆش کاروان زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم لە زانیاریەکانە سپاس بۆ میوانەکەت. بەڵێ خۆشەویستان بۆ درێژەدان بە گفتوگەکانمان ئەگەڕێمەوە لای میوانەکە کاک جەمال حسێن کە بەڕێزیان بەڕێوەبەری سامانی ئاژەڵی سلێمانی. کاک جەمال ئێستا ئەگەر باسێک لە نرخی مریشک و نرخی هێلکە بکەین لە شاری سلێمانیا بە تایبەتی سەرەتا لە مریشکۆ دەست بکەین ئەم گۆڕانکاری و ئەم بەرزبوون و نزمبوون و ناجێگیری نرخی گۆشتی مریشک بۆچی ئەگەڕێتەوە لە شاری سلێمانی؟ کۆمەڵی هۆکار هەیە بڵێن تەسیرەکات هەم بە پێی وەرزەکانیش تەسیرەکات هەم بە مەسائلی نەخۆشی. ئێستا ڕێژەیەکی زۆر بۆ نمونە نەخۆشی لە قاعەکانە بێ کە زەرۆزیانێکی زۆر گەورە لە بەرهەمی مریشک ئەدا. ئەمە جاری وایە بێتە هۆی بەرزبوونەوەی نرخەکە. بەشێکی ڕۆشتنی بە قاچاق بۆ خواروی عێراقیان بۆ ئەو شوێنانە نرخەکان بەرزەکاتەوە. هەنێکیش تێنەکرد بە پێی وەرزەکانیش هەنێکی خاوەن پرۆژە لە وەرزە ساردەکانە کەمتر هین داخڵەکەن جوچک داخڵەکەن بە حکمی ئەوەی تەکلیفەیەکی زۆری هەیە لە گەرمکردن بەڵێ تۆزێ ئەجا دەعمیش نەماوە دەعمیان کەین سەردەمی خۆیمە دەعمانەکردن دەعمی گازاوایل و ئەلەف ئەمانەمانە کرد. ئێستا و دەعمانە نەماوە تۆزێ ئەوانیش دەترسن لە زەرەر و زیانی زۆریشیان زەرەر و زیان کردووە. کۆمەڵی هۆکاری تریش هەیە هێنانی مریشکی بەست و بە قاچاق و زۆر شت ئەینە بێجاری واشەیە لە سەر چاوەکەیەوە کە هێلکەی یام جوشکە ئەهێنن بۆ داغڵکردن بۆ کێڵگەکانیان نرخیش لەوێ جاری وایە بەرز ئەبێتەوە لە سەر چاوەی هێنانی هێلکەی تروکاندنەکەی کە ئیهێنە مەفقەسەکە یان ئەگەر بە جوشکەیە بێن نرخەکە جاری وایە لەوێش نرخەکە بەرزە بێتەوە. کاتە بەشێکی پەیوەندی بە تێچوونەکە بەڵێ بەشێک پەیوەندی بە تێچوونەکەم نەخۆشی چەند نەخۆشیەک هەیە کە لە 65 بۆ 65 هەلاکان لە مریشکە ئەخات نیوکاسڵە ئایبیە گەمبۆرۆیە ئەمانە کۆمەڵێ نەخۆشین کە لە قاعەدا زەرەری زویانێکی لە 65 هەلاکات مرداربووی مریشک زیادەکە. کە تۆ لە قاعەکان ئەم نەخۆشیانە هەبێ حتمەن عدد کەمە بێتەوە ئینتاج کەمە بێتەوە سعریشی هینە بێ سعریشی باشە. ئەگەر وا بێ کاک جەمال بۆ نمونە ئەو نەخۆشیە لە پرۆژەیەکی پەلەوەری ئەدرێ ئەبێ ئەو پرۆژەیە بە تەنها بە دیاریکراوە پرۆژەی نرخەکە بەرزکاتەوە لەبەری کە زیانی لێکەوتە پرۆژەکانی تر بۆچی هەموو زۆربەی پرۆژەکان جاری وایە لە یەک سەرچاوەوە بۆ نمونە جوشکەیەکێنەوە جاری وایە بوونی ئێمە هەنێ مانتیان بوونی ئەو جۆرە ڤایرۆسانە لە مانتیقەیەکە هەرمەوبوو بووە لە نەتیجەی ڕۆشتنی سەردان و ئەم بابەتانە ئەگوێزرێتەوە نەخۆشیەکە جاری وایە زۆربەی قاعەکان من زانیاریم هەیە قاعە هەیە 50,000 بووە لەم فترێ 50,000 مریشکی داخل کردووە 10,000 بۆ ماوەتەوە دەتۆرە چەند تەکلیفەیەکی زۆر ڕۆشتووە. یعنی ئەگەر تو حساب بکەی مجموعەیە قاعە تووشی ئەم نەخۆشیە بن چۆن هین نابێ اینجا مەسەڵی نەخۆشیەکانیش وەرزیە وەڵا بەڵێ ئەگۆڕێ جاری وایە گۆڕێ بەشێکیشی لەوە ئەچێ بڵێ تەلقیحم کردووە ئەو جوشکەی کێنن لەوە چێ تەلقیح نەکرابن هەموو بابە هەمووش لەم بوارە چونکە بۆ بواری پەلەوەر لەگەڵ ئەوە شاکە زانستێکە کە ئینسان ئەی خوێنێت و لێی فێرەبی لەگەڵەوەشا بووە بە اقتصاد بووە بە سەرمایە جاکە هەردووکیان شتی تری تێکەڵ ئەبێ شتی لاوەکی تێکەڵ ئەبێ هەرخۆ خاوەن پرۆژەکانی بیری نەچێ خەڵکی ناپسپۆڕیشی زۆر تایە خەڵکێک هەیە نابەرپرسیارە بەرامبەر بە کارەکەی خۆی خەڵکێکیش هەیە زۆر پرۆفشناڵە کاری دەواجنەکەی ئەکات جوانترین مریشکیش پێشکەش بە بازارەکانی کوردستانەکە. بەڵێ ئەمە تایبەت بە مریشک بۆ هێلکە ئەمەیان بۆچی لە ماوەی ڕابردوودا نرخی تەبەقێک هێلکە 1500 بۆ 2000 هەروەکو بەڕاستی پێش بەرنامەکەش باسێکە زیاتریشی چۆتە سەر هۆکاری ئەمەیان بۆ چێگەڕێتە
هێلکە بەداخەوە ئێمە ئەمە لە شوێنی تریش باسم کردووە لە سنووری سلێمانیە ئێمە پێشتر لە پێشنەوە دەکانەوە تا ساڵی 2032 پرۆژەیەکمان هەبوو پرۆژێکی زۆر باش بوو پرۆژەی دەواجنی پرۆژەی کەنەکەوەی ئامە پێمانەوە پرۆژەی پەلوەری سلێمانی کە زۆر هەم لە ڕووی هێزی کارەوە خەڵکێکی زۆر پسپۆر کارمان تیا کرد و کرێکار و دەستی کار خەڵک کاری تیا کرد بەرهەن ئینتاجێکی زۆری هەبوو هەچەند لە وەختانەشا حکوومەتی هەرێم هەچەند ئەزمە اقتصادی زوژنەوە دەکانیش هەبوو ناتواندا دامی کرد بەشێکی زۆری وەختە حکوومەتی عێراقی دامیان پرۆژەیە کرد ئەچوو بۆ خوارەوە بەهۆی فراوانبوونی شار و کەوتنە ناو ماستەر پلانەوە ئەم پرۆژە لابرا کە دەبوو بەڕێی منەوە زۆری ژوتومە نەبوو ڕێگە بدرایە بەلابردننی تاکو پرۆژەیەکی هاوشێوە و باشتر لە جێگەی لە شوێنێکی تر بۆ تا هەچەند بۆشی تەرخان کرایتر ئەو ناچمە تەفاسیلی ئەوە پرۆژە لە شاری سلێمانیا هەیە تایبەت بەهێلکە ئێستا تەنها یەک پرۆژەمان هەیە کە خۆ پرۆژێکی زۆر باشە بەس پرۆژەیەکە ئێمە بەشی پێداویستیەکانی سنووری سلێمانی ناکات چونکە ئێمە لە سنووری سلێمانیە بە تەقدیری سنووری سلێمانی بە تەقدیری ئێمە پێویستمان بەس 260 ملیۆن هێلکە هەیە ساڵانە ئێمە بەرهەمی پرۆژەکە چەنە بەرهەمی پرۆژەکەی 38550 هێلکەیە لە ساڵێکە تو ئەمە بەشێگەتۆلیکی ئێمە ڕێژێکی کەواتە ئێمە بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی سلێمانیە بێ چی بکەیت ئێمە بێ ئاعتیمادمان لە سەر شوێنانی تر بێ دراوسێ بێ ئەم لە پارێزگایەکی وەکو هاوردن بێ کە هاوردنی ژەستا لە حکوومەتی عراقیەوە قەدەغە کراوە حکوومەتی هەرێمی کوردستانیش پابند بووە بە قەدەغەکردنی هێلکەی خواردن لە دەرەوە خۆ ئەوەی ئەیبینی بە ڕسمی قەدەغەیە ینی بەڕاستی هێلکە بەڕسمی هێلکانەی کە ئێستا هەیەوانی ئێران و تورکیا بە قاچاق هەمووی ئەوەی ئێران و تورکیا بێ بە پێی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق و ئەنجومەنی وەزیرانی خۆمایە وەزارەتی کشتوکاڵکە لە لای ئێمە هەیە ئەو بڕیارە قەدەغەیە ئێمە ئەوەشی لە بازارەکانی ئێمە بەشێکی پرۆژەکانی هەولێر و دووەک هەن ئەوانەشمان هەیە بەڵام لە سلێمانی زۆرتر تەئسیرەکات سعری هێلکە لە زۆر شوێنی تر بۆ چونکە لە عێراق قەدەغەیەکە جاری وایە پارێزگاکانی تریژ ناگاتە لای ئێمە بە حکومیەوەی وەڵامە بەشی گەل لە پێداویستی پارێزگاکانی خۆمان زیاد بێ ئەنجا ڕێگە بە گواستنەوەی هێلکەدن بۆیە زیاتر جاری وایە کە ئەو نرخانە زۆر ئەبن لە سنووری سلێمانی زۆرتر لەسەر هاوڵاتیانەکەوێت بەڵێ باشە لە ڕووی نرخەکانەوە تەنانەت ئەمە بە شوەیەکی گشتی باڕێزت باسەکە لە دوکانێک و بۆ دوکانێکی تر نرخەکان فەرقی هەیە ئەمەیان ئەچێتەوە سەر ویژدانی خاوەن دوکان و فرۆشگاکان یان ئەمەش هۆکاری تری هەیە وەڵاهی هەموو شتێکی تەیەکەوێ خاستن لە بازرگانی و لە ئیشکردنە بەشێکی ژوایە جاری وایە بە تۆڵێ وەڵام ئەم هێلکەی من گەورەترە بۆیە شەشێدەم بە تۆ بە هزار ئەوە لێمە بچووکترە خۆمە هەمی فەرقەکە لاینەکە بەشێکی ویژدانی کابرایە کام فرۆشیارەکەیە بەس عادەتەن فەرقەکەشیان هەرە بێت بەس لەبەرەوە ناوخۆ نیمانە ناچاری تۆ بیشی کڕی بەرەوەڵا بێ ویژدانیش دەورە بینی فەرقیان هەیە ئەوانی ئێران و تورکیەکان کەیت وەڵاهی هەرزانترن بە بەراورد بەوانی خۆمان حتمەن بۆ چونکە تۆ سیرکە ئەو هێلکەی خۆمان هەم تێچوونی زیاترە هەم مەوادەکەی هەم ئەو کەسانی ئیشی تیاکەن لەوانەوە حتمەن ئەوە هێن بێ جاکەمیشە کە تۆی سەبوونمە خەڵکێکی خواستی لەسەر هێلکەی ناوخۆی دەستکەوێ قەت ناچێ بۆ ئەوانەی تر بۆ کەمە زەمانەترە لە بەرچاوایە ئێمە خۆزگا 5-6 پرۆژەی ترمان وەکو ئەم پرۆژەی خەلەکانە هەبوایە پرۆژەی سلێمانی تازە خۆزگا هەمان بواە هەمومان ڕوومان کردایەتە بەرهەمی ناوخۆ کە ئێمە بێ و تەوعیە بۆ خۆمان دروستکەین بۆ کۆمەڵگای خۆمان دروستکەین بۆ ئەوی بەرهەمە ناوخۆکانی خۆمان بکڕین زۆر باشترە لەوەی کە تۆ لە وڵاتێکی ترە حساب کە تۆ کە وەختی ئەکڕێ چەنەی نەقڵ پێ ئەچێ چەنە لە سیارە چەنە گاتە جاری وایە بەو سیستەمە نەقلکردنەش کرد بەسارکەرەوە لەوە چێ واژنەیە بەلۆ کۆمەڵێ تو ئەوەی ناوخۆ ئینتاژەکرێ ئێتە مارکێتەکە تازە و خۆ هەتمەریشەکە ژوایە بەڕاستە بەرهەمی هێلکە بەشی ناوخۆی هەرێمی کوردستان پێداویستەکان پڕ ناکاتەوە تا بتوانێت هەناردی لێ بکرێت ناتوانێت پڕی بکاتەوە بەڕاستی سلێمانی ئەوە هەر ناتوانێت پڕی بکاتەوە لە ئێستا دەبەرەوە ئەبێمە و ڕێگرانە هەمووەکو حکوومەت یاریمەکو وەزارەتی کشتوکاڵەوێ و ڕێگرانە لابین باشە لە ڕێگرایەکان من باسم کردو کۆمەڵی ڕێنماییمان هەیە کە پرۆژەی هێلکە لە ئێستا بەڕاستی پێی دروست نابێت دەبێت ئیسtisnایی بۆکە چەند قەرارێک هەیە بەس جاری وایە زۆر ڕوون نییە جاری وایە
خەلەلی ڕێنمایەکە ئەمانە مەرجەکانی هینن ناتوانانی ئیسtisناشی بۆ بکەیت ینی ئەوە بکەن. کاک جەمال پرۆژەیەکی پەلەوەری دانان یاخود ئەنجامدانی پرۆژێکی پەلەوەری پێویستی بە چه ڕێنمایەکە خود مەرجەکان چین بۆ ئەگەر بە چەند خاڵێکی ئێمە ڕێنمایەکمانەیە کە ئێستا کاری لەسەرەکەین لەسەر پێدانی مۆڵەت بە خاوەن پرۆژەیە ڕێنمایی ژمارە 3 ساڵی 2011 پێڵین ئەمە کۆمەڵی ڕێکار هەم لە زیاتر ئەو کێشانە کە بۆ خەڵک دروستە بێت لە دروستکردنی پرۆژەکە مەسەلەی دووریەکانە بۆ نمونە دووری لە جادەیەکی گشتیوە یام لە شەقامێکی لاوەشیەوە یام لە دووری لە پرۆژەی هاوشیەوە یام لە پرۆژەی ئەمانە هەموو مەرجن کە بە بەڕێزەڵ یام دووری لە چەم و ڕووبار و جاری وایە دروست نابێت جار خاصەتەن ئەو ڕێنمایە لە دوو شوێنی ئێمە زۆر زەحمەت دروستە بێ بۆ پرۆژێ بۆ نمونە لە شارباژێ ڕاتۆبەغرافی بابەتی جوگرافی منتیقەکە شاخاوی و ئەوانێ زەحمەتە جاری وایە ئەم ڕێنمایانی کا دروست نابێت یام لە منتیقەی پێنجوێنە بەڵام لەوچێ لە شوێنێکی وەکو شارە زۆر یان منتیقی دەشتی و لێرکوێ لەوەچێ ئاسانتر پێ بێتەوە بۆیە جاری وایە ئێمە زۆرترین کێشەمان لە دووریەکانە ئەوەشی کەیت ئەوەی ئێمە کە لەو بوارە بە زەمانێکی زۆرە کارەکەینەوانە تەنها ئەم پرۆژانە کێشیان لەو دووریانەیە یان بۆی دروست نابێت لە سەرجادەکە لە شیوەکە یەکێک لە مەرجەکانێکی لە پێوەرەکانی تیا نەبێت یاخود نەتوانێت بیکە ڕێگەی پێ نادێت بەپێی ڕێنمایی ڕێگەی پێ نادەین بەڵام بەپێی ڕێنمایی ئەی بەنایاسایی وڵی بەنایاسایی زۆر باش پرۆژەی بەنایاسایی هەیە تا ئێستا لێرە بەڕاستی زۆر پێم خۆش بوو ئەم پرۆژێ ئەم پرسیارەت کرد پرۆژەی ناسایی یەکێکە لەوانەی کە زۆر زەرێکی گەوری لە پرۆژەکانی پەلەوەری داوە کۆمەڵێکی زۆر پرۆژەی نایاسایی هەیە ئیتر بە چ بابەتێکیم هەیە و نازانم چۆن دروستی کردووە چۆنینی نەکردووە بەڕاستی دەبێ حکوومەت وەزارەت کشت و کارمەندم قسەیەکەم وە بەردەوامیشە بم لەسەر زۆرترین ئیشم لەسەر یەکلاییکردنەوەی ئەم پرۆژە زیادە ڕەویانە بێ ئەم پرۆژە زیادە ڕەویانە زەرێکی زەروزیانێکی زۆری لە کەرتی پەلەوەرداوە بۆ هەرچەند ئێستا بەشێکی چووەتە ئینتاجی خۆن بەڵام ئێمە نە بە پرسی دائیرە معنیەکان نە داتایان ئەزانی نە ئەزانین چ جۆرە لەکوێوە سەرچاوی مریشکەکەی هەیە نەخۆشیمان بۆ هێنەیان بۆمان نایە کە ئەمانە خراپن ئێمە تۆ داتای تۆ نەزانین چوزانین پلانێکی بۆ پلانی شتی تر دابڕێژنیان تۆ چ جۆرە نەخۆشیەک لە وڵاتێکی ترۆ بێنی تە ئێزانی چەند زەرەر بە کێڵگەکاری ترێنێ کە زۆر زەرور ئێستا بۆ نمونە لە منتیقەیەکی وەکو ینی ڕۆژانەش زیاد دەکا ینی ئەوە نییە بڵی لە وەستاوێک بێت و بەردەوام زیاد ئەکا کە ئەمە بەڕێی من خراپە زۆر خراپە دەبێت ئێمە هەم دایرە مختەسەکان و یەکە ئیداریەکان دەبێ بەڕاستی بەجددی ئەم کارە وەربگرین باشە ئێمە گەر خەڵکی خانوویەکی 100 مەتری دروست ئەکا بۆ نمونە بە زیادەڕەوی 80 مەترە لە شوێنە ئیجراعاتی لەگەڵەکەین و یام دێنێ بۆچی ئەو دەست درێژی کردوتە سەر زەوی بابەتی ئینتاجی تێگاو سەبەبی نەخۆشی هێنانی زۆر نەخۆشی بۆ کێڵگەکانی تر بۆچی ئیجراعات لەگەڵی نەکەی جگە لەوەش ڕەنگە لە ڕۆژزانستیەکەیوانەیە وەکو پرۆژەکانی تر نا پرۆژانی تر ئێمە زۆر بەشێکی زۆری ئینوان جا ما بەستم بۆ نمونە لە شوێنێکی چەمچەماڵ و ئاغجەلەرە ویستمەوە پێم زیاد لە 150 قاعی نایاسایی هەیە یعنی ئێمە وەش کە دووسمانە کردومانە هەم نووسراوەکەین بۆ قایم قامێت و ناحیەکان بۆ حکومەت ئاگاداری ئەم پرۆژانەش و قسە ناکات یاخودەوە تا پێی نازانێت وەڵڵا پێی ئەزانن بەس ئیتر خۆ ئێمە دایرەیەکی فەنین مەدەنین ئێمە تەنها ئەومان هەیە ئەیدەین بە شوێنە معنیەکان کاکە ئەم کێڵگەیە بە ناسایی دروست کراوە دەست درێژ کردو سەر زەوی حکومەت دواجنێکی دروست کردووە ئاگاداری هەموو یەقاعە هین دروستکە ئێمە لایەنی هەموو لایەنە پەیوەنددارەکان ئاگادارەکەین بۆ چونکە ئەمە ئێمە تێ ئەگەین چەنە زەرەری زیانەدا لە پرۆژەکانی خۆمە ناکرێ خاوەن پرۆژەیەکی مولتەزیمی بەرهەمێکی گۆشتی باشمان بۆ ئەهێنێ ڕۆژانە سەردان و هینی دەوائیرەکانی ئێمە ئەکا یەکێکی لەو سەرەوە بە ئارەزوی خۆی مریشک تێ ئەکا نە ئەزانین نەخۆشیێنە هینەکە هەروەکو ئەوی سەیری بکەین لەبەرەوە داواکارم وڵا لە ئێرەوە لە خۆزگا ئەوەی کە بەگوێی ئێمە بکەن لە ئیجراعاتکردنا بەرامبەرەوەخان بۆ ئەی بەڕاستی ئەم کەرتە گرنگە کە هەمانە کەرتی پەلەوەرە پەری پێ بدەین ئەم کەرتەیەکێکە لەو کەرتان کە لە ئەرزی واقعا لە کشت و کاڵا ئێمە ینی لە بەرچاوە هەیە ینی ئەبێ پیپارێزی دەستەکانە خۆش بێ کاک جەمال چەند بۆچوونێکی هاوڵاتیان کە لە ناو خەڵکا بڵاو پێم خۆشە بیکەم بە پرسیار لە بەڕێزت کاتمان زۆر کەم ماوە
بە کورتی وەڵام بیتوانێ یەکێک لەو بابەتانی کە لە ناو هاوڵاتیانە بۆ چوونانی کە هەیە پێدانی هۆرمۆنی گەشە پێدانە بۆ لە مریشک بۆ لە پرۆژە پەلەوەریەکان هۆکاری ئەمە بۆ چێگەڕێتەوە یاخود تا چەند دروستە؟ بەڵێ پرسیارێکی جوانە بەڵام بەڕاستی ئەوە هەڵە تێگەشتنێکە کە لەیان هاوڵاتیانەوە تێگەشتووە بە هیچ شێوەیە لە هیچ پرۆژێکی پەلەوەری لە هیچ پرۆژەیەکی پەلەوەری خەڵی بۆچی ئەم هەڵی تێگەشتوە تەلقی حەکرێ دەرزی ئەدرێ لە بۆ تەلقی حەرۆکو ئینسان جاروایە جۆرە نەخۆشیەکە تەلقیحی ناکەی مریشکیش جۆرە نەخۆشیەکە تەلقیحەکە ئەمە هۆرمۆنی گەشە نیە ئەمە تەلقیحە بۆی تووشی نەخۆشی نەبێ ئەینا لە هیچ پرۆژەیەکە غەیری پێدانی ئەلەف موادی ئالیکی بۆ پرۆژە هیچ جۆرە هۆرمۆنی بەکار نایەوە هەڵە تێگەشتنی ئەنتیبیۆتیکی تێکرێت نانە شتانە ئەنتیبیۆتیک دەرمانە ئەگەر تووشی نەخۆشیوان نییە ئەوە هەڵە تێگەشتنێکی هاوڵاتیانە هیوادارمەوە ڕاستکرێتەوە یەکێکتر لە بۆچوونەکان ئەوەیە کە ئەڵێن قاچی مریشکەکان ئەسووتێنرێت بۆی کە نەتوانن بجوڵێن و بڕۆن بۆی کە بەردەوام دانیشن و ئەلف بخۆن ئەمەش شتیوانە جاری وا هەیە ئەزانم سەبەبەکە لە چیوە وەرگیراوە کە ئەچێ مریشکە کرە سێرەکەی پەڵەیەکی ڕەش لە سەر هێنی دروست بوو ئەو پەڵەیە پەیوەندی بە زۆرمانەوەی و لە قاع حرەکەی کەمە ئەخوا ئەینا نەئەسووتێنرێ و لەجا چەنە بدونێت قاعمانەیە 50,000 قاچی چەند دوو قاچی هەیە ینی 100,000 قاچ بە چیە سووتێنرێ دروستە دەستەکانە خۆش بێ کاک جەمالیان زۆر سپاسمان دڵمان کردی زۆر سپاس بۆ سەرجەملەوە تۆ لە زانیاریەکانە زۆر سپاس بۆ بەڕێز جەمال حسێن کە بەڕێزیان بەڕێوەبەری سامانی ئاژەڵی سلێمانی سپاس بۆی کە لە بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادەبوون بەڵێ خۆشویستان ئێستاش بۆ وەرگرتنی دوایین زانیاری و پێشهاتەکان تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا چینە لای پەیامنێرمان شاخەوان کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە شاخەوان سڵاو لێ بۆ بەیانیت باش فەرموو زانیاریەکان لایتەوە چنوور سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی گەلی کوردستان دیارە ئێستا ئێمە لە کلینیکی عەلی ناجین کە یەکێکە لەو کلینیکانی ڕۆژانە چەندین هاوڵاتی سەردانی ئێرە دەکەن بە مەبەستی پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژانە لێرە 400 بۆ 500 هاوڵاتی سەردانی ئێرە دەکەن کە پشکنینی تەندروستیان بۆ دەکرێت کە لە نێواندا ڤایرۆسی کۆرۆنا ئەم لێرەدا ئەوەی کە دەکرێت هەمویان با بڵێن ئەم 400 بۆ 500 کەسە تووشی ڤایرۆسی کۆرۆنا نەبوون لە نێواندا پێ دەچێت 100 یان کەمتر تووشی ڤایرۆسەکە بوون ئەوەی کە دەکرێت لێرە بە ئامێرێکی پێشکەوتوو کە هاتوۆتە ئێرە لە ماوەی 25 خولەکدا پیان دەڵێ بەرگری لەشی وە تووشی ڤایرۆسەکە بووە و هاوکات چاکش بووەتەوە و لە نێوشیاندا لێرە بە شێوەی ئەسواب ئەوەی کە هەنێکی تریان بە شێوەی ئەسواب لیان وەردەگیرێت لە ڕێگەی لوتەوە با بڵێن تووشی ڤایرۆسەکە بوون یاخودنا لێرە تیمێکی کارامە پێکاتەوە بۆ کەسانێک کە ناتوان سەردانی کلینکەکە بکەن یاخود سەردانی شوێنەکانی ترکەن و تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون کە ئەوانش چەند کەسێک دەگرێتەوە کە پیرن پاکەوتن تووشی نەخۆشی درێژخایەن بوون لێرە ئەم تیمە بە شوەیەکی کارامە دەچنە ماڵەکان پشکنینیان بۆ دەکەن و دوایی ئەنجامی پشکنینەکان پێدەدەنەوە لێرە چنوور ئەوەی کە دەوترێت چەند ڕۆژێکە ڤایرۆسی کۆرۆنا با بڵێن بە شێوەیەکی زۆر بەڕبەڕاو لە هەرێمی کوردستان زیادی کردووە و ئامارەکانی توشبوون زیادی کردووە لە چەند مانگی ڕابردوودا لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تاکو ئێستا با بڵێن ئەم ڕێژەیە تۆمار نەکراوە ڕێژەیەکە کە لە سەروی 1000 کەس ڕۆژانە لە هەرێمی کوردستان تووشی ڤایرۆسەکە دەبن و لە نێوشیاندا شەهری سلێمانی کە بەداخەوە ڕێژەی مردنی زۆر زۆرە و ئەم هۆکارەش بۆ ئەوە دەگەڕێتەوە تا با بڵێن کۆمەڵێک لە هاوڵاتی شارەکانی دیکەی خواروی ناوڕاستی عێراق سەردانی ئێرە دەکەن و بۆی کە لێرە ئەنجامی ئەوەی کات دەمرن ئەمەش لە سەر شاری سلێمانی ئەژمار دەکرێت و پێ دەچێت ئەگەر خودبارێسی و تاکبارێسی ئەنجام نەدرێت پێ دەچێت دۆخەکە لە مەقرابتر بێ بۆیە بەڕێوبەران و تەندروستکاران و پزیشکانی کارمەندانی تەندروستیدا لە وڵاتیان دەکەن زیاتر پابەندی ڕێنمایە تەندروستەکان بن و بۆی کە ژیان و گوزەرانی هەموو کەسێک بە کۆی عام پارێزراو بێت ئەوەی کە دەبینرێت لێرە دەستە جەمعەیەکی باشەیە بۆ ئەوەی کە ئەو وڵاتانەی دێنە ئێرە کە تووشی ڤایرۆسەکە بوون بە زووترین کات پشکنینەکان بۆ بکرێت و لە ماوەی 25 خولەکشتا ئەنجامەکان پێ بدرێتەوە ئەمە کۆمەڵێ لە زانیارەکانی ئەمڕۆ بوو کە من بە پێم ئێوەمدا من دەگەڕمەوە لە ئێوە
سپاس بۆ پەیامنێرمان شاخەوان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بوویت دوایین پێشات و زانیاریەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنای بۆ ئێمە بۆ بینەران خستە ڕوو. بەڵێ خۆشەویستان ئەچینە لای بڕگەی فستیڤاڵی هەنار کە لە بڕیار وایە ئەمڕۆ لە شاری هەڵەبجەی خۆشەویست فستیڤاڵی هەنار بەڕێوە بچێت کە تیایدا چەندین جوتیاری نمونەی بەشدارن تایە و بەرهەمە خۆماڵەکانی خۆیان و ئەو هەنارە یاخۆ بەرهەمی هەنار تایدا نمایش دەکەن بۆی کە لەسەر ئەم بابەتە لەسەر فستیڤاڵەکە بۆ ئێمە بۆ بینەرانیش بگوازرێتوانێ ئێستا هاوکارمان ڕێبین یارەحمە بەشێک ڕاستەوخۆ لە فستیڤاڵەکە و لە شاری هەڵەبجە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. ڕێبین سڵاو لێبێ و بەیانیت باش فستیڤاڵەکە لە کاتژمێر چەند دەکرێتەوە و زانیاریەکان لەسەر فستیڤاڵەکە چین و چەند جوتیار تایدا بەشدارە. چنوت بانیتان باش بانی تۆ بینەرانی کەناڵی گەلی کوردستانیش باش وەکو خۆت ئاماژت پێ ئێستا لە فستیڤاڵی هەنارم شەشەمین فستیڤاڵی هەنار لە شاری هەڵەبجەی شەهید. ئەم فستیڤاڵە ساڵانە تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە وەزارەتی کشتتوکاڵ بە سەرپەرشتی وەزیر بۆ خۆی ئەم فستیڤاڵە ساز دەکەن. فستیڤاڵەکە دەرفەتێکی گەورەیە بۆ ئەوەی کە جوتیارانی ناوچەکە یاخود ئەوانەی کە دەسڕەنگینن یاخۆ بەرهەمە خۆماڵیانەی کە هەیە بخرێنە ڕوو و ئەم ساڵ جیا لە خستن ڕووی بەرهەمەکان لێرە شوێنێکی تایبەتیان هەیە دواتر بە تایبەت باسی ئەو شوێنە دەکەم بۆت بەڵام دەمێت زیاتر لەسەر ئەو بەرهەمە خۆماڵی و بابەتانە قسە بکەم کە لێرە خراونەتە ڕوو 520 تەنها شوێنی کەپر یان ئەم شوێنی کەپرانەی کە دیاریان کردو ژمارەیان 520 دەبێت لە ناوچە جیاجیەکانی لە پارێزگای هەڵەبجە پارێزگای سلێمانی تاوەکو خانەقینیش ینی جوتیار هاتووە خەڵک هاتووە بەرهەمی خۆی لەو شوێنانەشەوە پیشان داوە. ئەمە دەرفەتێکی باشە بۆ ئەوەی کە جوتیارەکان بازاریان بکەم بەرهەمی خۆیان بخەنە ڕوو. ئێستا ئەمە یەکێک لەمانە هەڵەبجە بە هەنارەکەی ناوبانگە ینی هەر گوندێک و هەر شوێنێک بڕۆیت هەنارێکی تایبەتی هەیە. ئەمە هەناری عەنەبە کە لێرە خراوەتە ڕوو گوندی عەرەب کە لە نزیک پارێزگای هەڵەبجەیە. کاتت باش هەنارەکە دوم ساڵە. مشتری چۆنە لە فستیڤاڵی هەنارە؟ مشتریەکانتان باشن کڕیاری باشتان هەیە سوود لەم فستیڤاڵە وەرەگرن؟ ئەمە بۆتە جێگەیەک بوومە بەرهەمەکانی خۆمانی ساقین. ساڵی ڕابردوو چەند تەن هەنارت فرۆشتە فستیڤاڵەکە؟ دوو براوین هاتن بۆرات نزیکی 2 تەن و نیمان فرۆشت. دەرفەتێکی باش بوو باشە زۆر سپاس. وەگوتم یاری لە لاوچە جیاجیەکانی پارێزگای هەڵەبجە لە پارێزگای سلێمانی لە تا خانەقینیش هاتوون ئەمەی کە لێرە خراوەتە ڕوو چەند بەرەمێکی جیاوازە ئەمە بنێشتە ڕۆب هەنارە و خەزوانیشیان خستوەتە ڕوو. توان قسێکمان بۆ بکات بزانم بەرەمانە بەرهەمی کوێن لەکوێ ناوتان بازاڕی چۆنە فستیڤاڵی هەنار؟ فستیڤاڵەکە نەکراوەتەوە ساڵی ڕابردوو بەشداریت کردمەوە قارە بەشدارم کرد پێرایی بەشداری کرد بەزای باش بوو بەڵام ساڵی تر جارێ افتتاح نەکراوەتەوە چاوەڕێیەکم کرایەوە کرد قەرەباڵقی ئەو بەرهەمەی کە بۆنونە لە دوکانێک یا لە شوێنێکەوە ئەیفرۆشن زۆرتر ئەفرۆشن یا لە کاتێک فستیڤاڵێکی لەم شێوە بکرێ زیاتر ئەفرۆشن بۆ نمونە بنێشتمان لێ کات شەوەکەمان لێ کات ڕووبەهەنارمان لێ کات قەزوانمان بنێشتی بۆینە ئەمە بنێشتی بۆینە بنێشتی خۆمان بڵێن بۆینە ئەوەی تر معاملەکەی هێدا و لێرا و برادرای سەی کوڵێنێت و پیشانی خەڵکییا چۆنە کوڵێت و چۆن دروستەکەێتەوە ئەنە بنێشتی معمەل بۆینە. داواکاریتان چییە لە وەزارەتی کشتتوکاڵ بۆ ئەوەی کە بەرهەمەکانتان ساغ بکرێتەوە ئەم جۆرە فستیڤاڵانە دەرفەتێکی باشن بۆ ئێوە؟ بەڵێ داواکاری ئەمە ئەوەیە شتی بۆ نەسەر لە ئێران و یەت بنێشت لە تورکیاوێت لە سووریاوێت ئەو شتانە نێت چونکە ئەو شتانە لەو سنوورانە وێشتی ئەمە پارە ناکات. سپاس. وەکوتم چرور ینی لێرە 520 کەپر هەیە هەتێک شوێنی دیکەش هەیە دەڵێ خەڵکی دیکەش داوای لێ کردوین و تویانە ئەمەش پێمان خۆشە بەشدار بین بەڵام پێشتر شوێنیان حجز نەکردوانی لە 520کەش زیاترە. ئەوەی کە هەیە ئەم ساڵیانی بابەتەکان ئاوا بۆ شێوەیە ئەوە نین ینی هەندێکی شوێنی هەیە لە بەردە سابێ بەڵام هەندێک شوێنێ ئاوا لە حازر کراون ڕاستەوخۆ توانی بیکڕیت شەکان بە شێوەی لە پاکەترا و حازر کراون یاخود هەر هەناریان بۆ حازر کردویت بەو شێوە نارەکەداکتیۆ ڕاستەوخۆ دەتوانی بیخۆی. چنور بابەتێکی دیکە لێرە ینی بابەتی لێرە زۆر خراوەتە ڕوو تەنها بەرهەمی جوتیارەکان نییە بابەتی دەسڕەنگینی خراوەتە ڕوو چەند شوێنێک کتێبخانەکان هاتوون لێرە کتێبەکانیان خستوتە ڕوو شوێنی تایبەت ئێرەیە دانراوە
ئەمە کارگەکانن کۆمەڵێک کارگە هەیە ینی ساڵانی ڕابردوو پێشووتر گلەی لەوە دەکرا دەوترا پیشەسازی کشت و کاڵی نییە بەڵام ئەم ساڵ خۆشببختانە کۆمەڵی کارگەی زۆر کراونەتەوە بۆی ئەم کارگانە بتوانن بەرهەمەکان بە شێوەیەکی دروست بابەتەکانیان بەکاربێنن ئێستا ئەمە بەشێکی ئەمە گوێزی هەورامانە حازریان کردووە ئامادەیان کردووە کاتتان باش سپاس دەکەم کارگەتان دروست کردووە ئەگەر پێدا پێشتر تۆزێک بۆ ئەوەی کەمەجال هەبێت سپاس دەکەم توان بێن ئەم دیوە چەند بابەتێکی جیاوازیان هەیە ئەوزام تووشیان هەیە تویان هەرخستوتە بە هەمان شێوە لێرەدایان ناوەم کاتت باش سپاسدانەکەین ئێمە وەکو کارگەی دەستی خەرپانی کۆمەڵک سوپرایزی جیاوازمان هەیە بۆ فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت وێبسایتێکمان ئامادە کردووە پرۆژەیەکی زۆر جیاواز و نوێیە ئەمانەوێت هەموو جوتیارانی هەڵەبجە و کوردستان و سلێمانی هەمویان بەڵێ بەرهەمەکانیان بێنین لە وێبسایتەکەمان بین نوێنین بۆ بەڵێ هەمووی بە پشتگیری یەکتری بۆی بازارکردنێکی زۆر جیاواز بێ کوردستانش ببێتە خاوەنی چیەکەن لە کارگەکەیان بەرهەمانە ئەوە بە شێوەیە خوێنە ناو گوێنی و حازریەکەن بەڵێ بەرهەمی زۆر جیاوازمان هەیە وەکو ئەم بۆ ئەم فیستیڤاڵە گوێزمان هێناوە هەروەها بەشی خواردەمەنیمان هەیە وەکو خواردنە کوردەواریەکان وەکو فیستیڤاڵەکەی پێشوە تووشم بینی بەڵێ تومان هەیە بەڵێ بۆ شێوە لە کیستان کرد توی لە کیسکرامان هەیە گوێزمان هەیە توی بێناوکمان هەیە هەروەها شەربەتمان هەیە کەەوە خۆمان بەدەستی دروستیەکەین هەروەها خواردنە کوردەواریەکەمان بە هەموو شێوە جیاوازێکەیە بێم کارگەتان دامەزان نزیکەی ساڵێکە بێ بەردەوامین بەڵامەکو ئەزمون لە باو باپیران ماوە نزیکی خاوەنی کارگەکەمان ینی کۆمەڵی گەنجن پێکەوە کۆمەڵی گەنجین خۆمان ینی پێکەوە ستافێکی گەنجانەمان دروست کردووە هەروە جلوبەرگی تایبەت بە خۆمان چاپ کردووە بۆ ئەوەی هەمومان وکو ستافێکی زۆر جوان بەڵێ کارگەی دەستی خەرپانی هەمیشە نوێگەری ئاکات هەمیشە شتی تاز ئەخێنێنەوە بازاڕەکانمانەوە زۆر سپاس دەستان خۆش بێ سەرکەوتوو بن بە تایبەتی کە کۆمەڵی گەنج ئەم بابەتەی دروست کردووە گرنگە ئەمە چەند شوێنێکی جیاوازن کۆمپانیای هەناری کوردستان بۆ بازرگانی گشتی کاروباری کشتتوکاڵ ئەم ساڵانی ڕابردووش هەناریان ناردە دەرەوە ئەم ساڵیش کاکفەرەیدون لەکوێ بۆی توای قسەی لەگەڵا بکەین ئەم ساڵیش دیسان ئەتوانن کەسێک تا قسەمان بۆ بکەن بزانن چەند لە بەرهەمەکان ئەم ساڵ بەرهەمی هەنار بەڵێ چرور ڕێبین ئەگەر گوێویستی دەنگی من بێت ئەمێ پرسیاری ئەو بکەم کە فستیڤاڵی ئەم ساڵ جیاواز لە فستیڤاڵی ساڵانی ڕابردووە لەبەرەوەی لە بارودۆخێکا کە ڤایرۆسی کۆرۆنا لەناوە ڕێکاری و ڕێنمایە تەندروستەکان تا چەند لە فستیڤاڵەکە پەیڕەو کراوە باش ئەو دوو بابەتەویستم دواتر بێ مەسەر یەک لە ڕێکاری خۆپارێزیەکان دوو لە قەیرانی دارایی ینی ترسێکیان نییە لەوەی کە بەرەمیانە بێ ڕێکارە خۆپارێزیەکان بەپێی شوێنە هەردێک هەیە دەمامکیان بەستووە هەندێک شوێن هەیە کۆمەڵێک ڕێکاریان گرتووەتە بەر هەندێک شوێنی دیکەش هەیە بەپێی حکمی ئەوەی کە دوورە کۆمەڵایەتیەکان هەیە لە دوورن لەیەکەوە زۆر ئەو بابەتانی نەکرا بەڵام بە شێوەیەکی گشتی سەرپەرشتیارانی فستیڤاڵەکەوانەی کە لە کەپلەکان بابەتیان کردووە و قەیرانی داراییش بابەتێکی دیکە من حەزەکەم لەگەڵ سەرپەرشتیارانی فستیڤاڵەکە و ئابووریناسێکشم لەگەڵا بێت قسە لەسەر ئەو بابەتە شەکە بکە ترسیانە بڵێ چنور ئەوەی کە باسم کرد لێرە ئەمە بابەتێکی تایبەتە لە ساڵانی ڕابردوو هەناری هەڵەبجە لێراوە هەناری هەڵەبجە تەنها لە ناو هەرێمی کوردستاندا ناوبانگی نییە ناوبانگێکی گەورەی هەیە ساڵانی ڕابردوو هەناری هەڵەبجەیان دار بۆ بریتانیا لە فستیڤالێک بەشداریان پێکرد یەکەم بوو لە نێو فستیڤاڵەکەی بریتانیا و خواستێکی گەورە زۆر هەیە بۆ ئیماراتیشیان دار لەسەر هەناری هەڵەبجە ئێستا ئەم ساڵ دیسان هەنارتان نردووەتە دەرەوە وانە حەزەکەم خۆت قسەیەکم بۆ بکەیت چەندتان هەنارتان نردووە مشتری باشتان هەیە چاوەڕی چی ئەکەن بۆ ئەوەی کە بتوانن هەناری هەڵەبجە بازاری جیهانیشی بۆ بدۆزنەوە سوپاسانەکەین بەخێر بێن ئێمە کۆمپانیای هەناری کوردستان توانیمانە وەک یەکەم کۆمپانیا بتوانین دووتان هەناردەی وڵاتی ئینگلتەرا بکەین و دڵێن کە پێشوازیەکی باشی لێکرێەوە لە ڕۆژانی داهاتوە نیازمانەیە کە هەمان بەربەستوتان هەناردەی وڵاتی ئەڵمانیاش بکەین و هەناری هەڵەبجە بناسێنین بە جیهان و بە ئەوروپا و کە زان ئەوروپا بازارێکی زۆر قوڵ و عریقە لەگەڵ ئەمەشدا ئامانجیەمە ئەوەیە کە بتوانین ئەم بەرهەمانە نەک تەنها لە ناوخوا بێت لە بەرەوەی دەزانین بازاری کوردستان زۆر بچووکە و قەیرانی ئابووری وای کردووە بچووکتر بێتەوە بۆیە بتوانین هەڵەبجە تەنها بە 16 و کارەساتی ئەنفالە ناسێنرێت دەوێت بۆ ئەوەی وەزارەت
حکوومەت پشتگیوانی زیاتر تام کە ئەمە بەردەوام بێت ناردە دەروێ هەناری هەڵەبجە بۆی بۆ خۆتت بازارێکی باشی بۆ بدۆزنەوە و ساڵانی داهاتوو بڕەکەشی زیاتر بکات. ئێمە سوپاسی هەموو لایەنانەکەین کە هاوکاریان کردوین و ئەمە بە ڕێنمایەکانی وەزارەتی کشت و کاڵ و ژوورە بازرگانیەکان توانیمانە میشانە بەرەو پێشەوە بەرین، بەڵام ئەگەر بتوانن زیاتر پەیوەندیان هەبێت لەگەڵ وەزارەتەکانی عێراق، چونکە ئەوان توانیویان ئەو ڕێنمایە ئەو هۆکاری گواستنەوەکە بن بە ئێمە و وەزارەتەکانی حکوومەتی هەرێم توانێت ئەویان نییە کە بتوانن ڕێگامامان کە هەنار بنێرینە دەرەوە، چونکە ئێستا ئەو دەسەڵاتە لەلایەن وەزارەتەکانی حکوومەتی هەرێمەوە ناتوانێت ببەخشرێت. سوپاس بۆ خۆش بێت. ئەمە چە بەرهەمێکی دیکەن وەک پێم گوتن، ینی زیاتر بەرهەمەکان خۆماڵین لێرە خراونەتە ڕوو هەنێ بەرهەمی دیکە هەیە، وەک گوتیشم ینی جگە لەوەش کارگەیەکی لێرە برێشتی کوردی هەیە کە کاکسەردار بۆینی خۆی بۆ خۆی یەکێک لە گوندەکانی هەڵەبجە ئەم بنێشتەی کردووە. کاکسەردار کاتت باش، زۆر سپاس. هەندێک هەروە خەریکی بنێشتەکە بی بۆمان. ئەمە ئامادەکردنی بنێشتەکەیە بەو شێوەیە، بنێشتە کاڵەکەیە، دواتر ئەوە بەو شێوە بەرمینی داهناوە لەناو گوندەکەی خۆیان یا لە شوێنە شاخاویەکان ئەوە بەدارێکن، بەڵام لێرە لەبەر پاراستنی ژینگە و سروشت مخازایان هێناوە لێرە بنێشتەکە ئاماداکەن. کاکسەردار حەزەکە بە خۆت باسێکی کارگەکە بکەی، ئەم کارگەی بنێشتی کوردیەکە ئامادەتان کردووە، لە سکەیەوە دروستان کردووە، جگە لە بنێشتی کوردی چی دیکە بەرەمهێنن؟ وڵی ئێمە زیاتر بە بنێشتی کوردی ناسراوم، من لە شارەکە زیاتر بە بنێشتی کوردی ناسراوم. بەرهەمهێنانی بنێشتی کوردیش بوون هی داری قەزوانە لە شاخەکان بەرهەمەهێنرێ لە کۆتایی مانگی 6 سەرەتای مانگی 7 دەستەکەی بە ئیشی قڕ هەڵبەستنەکە. ئیتر ئەوە تقریبا ئیتر بە پێی شوێنەکەی زۆر و کەمی نەفەرەکانی تر کەسێکیشی خۆی زانێت چێتە شارەزای تەواوی لە ئیشەکەی خۆیان نەبێ ناتوانێت ئیشەکە بە خەڵکی بازار ناکرێت. کاڵیشتان هەیە و بنێشتان بە ئامادەکراوی هەیە بەڵێ هەمان هەردووکیمان هەیە، ئاوی بنێشتمان هەیە. چەندی پێچێ ئەمە کوڵاندنەکەی تاوەی کا بێ؟ وەڵی پێچێ، زۆری پێچێ. کاڵەکە بۆ تەندروستی بەکار بنێشتە کاڵەکە بۆ تەندروستی، بۆ بوین بۆ ئازاری مەعیدە و کۆڵۆن و برین و تایبەتی و برینانی کە ئیتیاباتیان هەیە. بنێشتە تاڵەکەی لە سەردانێن بەیانی جەرعاتەکەی ڕاکێشێتە دەرەوە، ئێوارە لە سەردانی بۆ بەیانی جەرعاتەکەی ڕاکێشێتە دەرەوە بۆ جوانکاری ئافرەتانیش بەکارێت. ئەمە بەرهەمەکانێتی بۆ شێوەیە یان لە قوتویان کردووە یان لە بەو شێوەیە دەیکوڵێن و حازریەکەن. بابەتێک چنوور لەوانەوەی کە بێتە ئێرە چانسێکی گەورەی هەبێ لەبەرەوەی کە دێتە ئێرە بۆنی بنێشتی کوردی دێ بەسەریا، بۆنی هەنار دێ بەسەریا، بەرهەمە خۆماڵیانەی هەیە. لەبەرەوە ئەم فستیڤاڵە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. ئەمڕۆ لە کار سەعاتدا بە فەرمی فستیڤاڵەکە دەکرێتەوە و سبەی و 2 سبەیش بەردەوام بێت کە کاتێکی پشووە. ئەمڕۆ هەر پشووە لە هەرێمی کوردستان و لە ئامار کاتیشدا لە ڕۆژی هەینی و شەمەش هەر پشووە دەرفەتێکی باشە خەڵک بێنە ئێرە. ئێستا دەچمە لای میوانە سەرێکیەکانم بۆ یە قسە لەسەر فستیڤاڵەکە بکەین و گرنگی ئەم فستیڤاڵە چۆن بڕیاریان داوە ئەم فستیڤاڵە ئەنجام بدەن. قسە لەگەڵ میوانەکار بەکەم یەکەم میوان کە لێرە لەگەڵمایە بەڕێز مامۆستا ئەرسەلان عابید کە یەکێکە لە لیژنای سەرپەرشتیاری فستیڤاڵەکە. مامۆستا ڕۆژ باش، زۆر سپاس بژیت. سەرەتا قسێکم بۆ بکەیت لەسەر ئەم فستیڤاڵە چۆن بڕیارتان لام فستیڤاڵە بکەن، ینی لە کاتە قەیرانی داراییە هەڵن هەڵەبجەش بارانێکی لێ ببارێت ئینجا دوای فستیڤاڵکە لە بەرەوە هەنارەکەی خۆشترە بێت. چۆن بوو ئەمە هەچەر کاتەکەی لەم ساڵیش دواتر کەوت بوو تا هەمووتان نەکرد تا بارانێک ببارێەوە ترسی قەیرانی داراییتان نییە کە کڕیار نەبێت بۆ بەرهەمەکان؟ بەڵێ ڕاستی هەر کار و چالاکیەکە کرێت حتممە نەبێت ڕەچاوی دۆخی ئەو واقعی ئەو شوێنە ڕەچاو بکرێت. ئێمە بەداخەوە کە ئەم ساڵ فستیڤاڵەکەمان هاوکاتە لەگەڵ 2 قەیرانی نەخوازراوە، قەیرانی دارایی و قەیرانی تەندروستی. ئێمە بە تەواوی توانە هەڵمان ناوە ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکان بکەین تا قەیرانی تەندروستی قوڵتر نەبێتەوە. وەروەها بەڕەخساندنی ئەم کەش و هەوا لەبارە بۆ ساختکردنەوەی بەرەبوومی خۆماڵی ومێ دەکەین بتوانین کەمێک لە سەختی قەیرانی ئابووری کەم بکەینەوە. پێمان وایە ئێستاش بە تایبەتی لە هەموو جیهانە ئیدی ئەوە نەماوە کۆرۆنا ژیان ڕاگرێ، بەڵکو ژیانی لەگەڵا ڕێک ئەخرێ بە جۆرێک کە ژیان توانای قەیرانی داراییەکەتان نییە کە کڕیار نەبێ مشتریتان نەبێ؟ ڕاستی ئەمە
ینی یەکێک لە ئامانجەکانمان خزمەتە بە کەمکردنەوەی کاریگەری ئەو قینانە بۆ چونکە ئەمە ئەمڕۆ وەکەوەی کە ئابیندرێ توانراوە نزیکەی 600 خاوەن پیشە و بەرهەم و جوتیار و باخەوانی ڕەسەنی خۆماڵی بە کەرەسەی سروشتی تازەی ئەم ساڵەوە بە نرخی گونجاوە لێرە ئامادە بن کە ئێمە هەستەکەین یەکێک لە گرفتەکانی هەم جوتیار و خاوەن بەرهەم و پیشە لەگەڵ هاوڵاتیانە بازارە ئەمان بە هەرزان دەنە بازار ئەزمونێکی گەورەتان هەیە تۆ سەرپەرشتیاری تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجەشی چەند ساڵێک ئەمە شەشەمین فستیڤاڵە ئەنجامتان داوە ساڵانی ڕابردوو داتایەکتان لایە لە فستیڤاڵی هەنارە چەند بەرهەمی خۆماڵی فرۆشراوە؟ بەڵێ ڕاستی ئێمە لەبەرەوەی کە ساڵ بە ساڵ ینی ببوورە مامەیاتۆ بۆ لاوەم کاتت باش سپاس دەکەم سەرچاو مام فارس بەخێر بێن بەخێر بێن دیارە هەناریش و خواردەوە هەنار بەمەتەوە هەیە حەزت کرد قسێکمان بۆ بکەی من دەمەوێت لە کەنارەکەتان سوپاستان دەکەم ئەمڕۆ دیارە لە شاری هەرەبجەی منیش کە هاتوومە وەکومان پارێز سەرۆکی ڕێکخراوی جوتیارانی سەردەم بۆ پەرەپێدانی کوشتتوکار بەڕاستی ئەمن ئەوەی دەبینم شتەشی زۆر پیرۆزە داهاتەشی بەروبوومەشی ینی غایە لەبەردەر پیرۆزە لەبەرەوەی خاک و وەتەن و نیشتیمانیمە ئاوە هەوایمە پێویستی بەو خاکێ بەرا ئێمە نەقسەکی گەورەمان هەیە لە حکومڕانی پێویستە لە دوو تۆر خۆی ببین تۆ یەکەم ئەم خاکە بە ساحب بکرێ بەروبوومی زیاتر بەرەبهێنێ و هەمیش بە بازار بکرێ و کادیری زراعی پسپۆریش دامەزەرەوەی بتوانین پێویستمان چیت کە ئەو حکومەتانە دەرەچیانە نەبی کە دێنمەوە بەروبوومی ئەکسپایرمان بۆ دەنێ دەتوانم کاتت پێ بەم سپاسدانەکەم ئێمە جگەلەوە جوتیاری بە ئەزمموی وەکو بە ڕێزیشتوان هەیە خەڵکیوانەیە توانن بەرهەمی گەورەمان بۆ بەرهەم بێنن سپاسدانەکەی مام سارسەلان ببوورە بابەتەکە پرسیارەکەم لەسەر ئەوە بوو کە ئێوە داتایەکتان لایە کە ئەم فستیڤاڵە چەند کاریگەری هەیە لەسەر بە بازارکردنی بەرهەمی جوتیاران و مافارسێکێک بوو لە جوتیارەکان گلەی لە بازارکردن هەبوو بەڵێ ڕاستی ئەمە لەسەر چەند بنەمایەک پێمان وایە ئەم کارێکی سەرکەوتووە ژمارەی بەشداربووانی خاوەن پیشۆ بەرهەموو جوتیارەکان ئەم ساڵ دوو هێندەی ساڵی ڕابردووە ینی ساڵی پار 350 خاوەن بەرهەموو پیشە و جوتیار و باخەوان بەشدار بووە ئەم ساڵ 600 ئەم ژمار ساڕە ئەم دۆخە نەخوازراوەش ینی و ئەگەر لە توانای ئێمە هەبوایە بۆ ئیدارەدانی و ڕێخستنی شوێن بۆیان تا بە ئاسانی تا 1000 خاوەن بەرهەموو پیشە بەشدارە بوون ئەم ژمارە زۆرە دڵنیامان نەکاتەوە کە ساڵانی ڕابردوو ئەم خاوەنلایە چەند بەرهەمتان فرۆشتووە ساڵانی ڕابردوو ڕاستی داتای دقیق ینی بە ئاسانی وەرناگیرێ زۆر کەس لەم بە ڕێزانی کە بەشدارن لەو کاتی کە پێ وترێ ئەنی داتایە گەڵێ بەڵام ئەو ساڵ کە دێتەوە داتایکی کەت پێڵێکە پار زۆر سوودمەند باشە یەک پرسیار کە زۆر گرنگە بەلامەوە ئەم بەرهەمانە ساڵانە ئەمە شەشەمین فستیڤاڵە من ساڵانەم پرسیارم لە ئێوە کردووە هەروتوتانە بەسەر چاو هەڵی بۆیین بۆ هەوڵتان نەداوە بازرگانە گەورەکان و بەرهێنەرەکانی ناوخۆ و هەنگاوێکیش بنێن بۆ بازرگان و بەرهێنەرەکانی دەرەوەش بێن لەم جۆرە فستیڤاڵا بەشدار بن لەوانەیە هاوڵاتیەک بێت ئەگەر زۆر بکرێت 10 کیلۆ 15 کیلۆ بڵێ 20 کیلۆش بکڕێ بەڵام ئەوان دەتوانن لەوانەیە گەورە بکڕن ببێت داهاتێکی گەورە بۆیان بەڵێ ڕاستی ئەمەم چالاکیەکی هەماهەنگە تۆڕی ڕێکخراوەکان لەگەڵ بەرەبەراتی کشتی کشت و کاڵە بە چاودێری وەزارەتی کشت و کاڵ بە هەماهەنگی لەگەڵ ئیداری شاری هەڵەبجە ژووری بازرگانی هەڵەبجە هەموو ئەمان ئەم بەڕێزانە بە پێشنیار و سەرنج بە پشتیوانی مادی معنەوی هاوکار و بەشێکل لەم چالاشیە ئێمە وەک تۆڕی ڕێکخراوەکان هەندێک هەوڵ و دەستپێشخەری هەیە بۆ ناوەندە بەرپرسەکانمان ینی سپاردووە وەک ژووری بازرگانی هەڵەبجە وەک ئیداری شاری هەڵەبجە وەک بڕبراتی کشت و کاڵ و وەزارەتی کشت و کاڵ کە من پێم وایە هەرێکێک لەمانە لە ئاسی خۆی بەپێی توانای خۆی هەوڵ دراوە بەڵام دیارە ئێمە ئەم هەرێمە و ئەو ناوچی کە هەرێم تێکەوتۆ بەداخەوە لە دۆخێکی نەخوازراوی هەم سیاسی هەم ئیداری و هەم سەربازیایە کە ئەمە ڕێگر بووە هەم ئەو گرفتە ئیداریانی کە لەم هەرێمەشە هەن ئەو ینی بێتەنسیقی ئیداریە ئەو
جۆرێک لەوەی کە هەمان لێ نیگەرانین گەندەڵی و جۆرێک لە سەرقاڵی بەدەیان بابەتی کەوە کە ئێمە سەرپێخستنی بەرگومی خۆماڵی کەرتی کشت و کاڵ بەرەو پێشبردننی ئابووری بەڵێ وەزارەتی کشت و کاڵ بەپی توانە هەم سەرپەرشتی کارەکەی و هەم هاوکار بووە. زۆر سپاس بەڕێزمان سەرسەران عابید یەکێک لە لیژنەی سەرپەرشتیارانی فستیڤاڵەکەمان دوو نەبن دەستان خۆش بێت. میوانێکی دیکەشمان لەگەڵا بێت ئەویش بەڕێز مامۆستا سەرکۆ ئابووری ناسا بۆ خۆی وتارێکی هەیە لەسەر ئەم فستیڤاڵە کۆمەڵێک داتای خستوتە ڕوو وتارەکەی بۆ ناردم مامۆستا سەرکۆ بەڵام لەناو مۆبایلەکە وایە مامۆستا سەرکۆ من دەستیشم بنێشتیم بۆ لای کاک سەردار بووم ناتوانم دەست مۆبایلەکە و دەربێرم تازە احتیمادم لەسەر توێ داتاکانم پێ بڵێیت حتووە تۆ خۆت وتارەکە داتاکانت لایە بەخێر بێ مامۆستا سەرکۆ سپاس دەکەم سەرەتا گرنگی ئابووری کردەوەی ئەم جۆرە فستیڤاڵانە چی یانی لە ڕووی ئابووریەوە گەر ئێمە سەگاتنێکی بۆ بکەین بەڵێ لە ڕاستیە لە ئابووریا بەرهەمینان چەند گرنگێ ساختکردنەوە بە بازارکردن و فرۆشتنی دوو نەگرنگە خۆتان نەزانین کاتێک ئابووری وڵاتێکە بەرهەم هەبوو بەڵام بازارەکەی نەبوو خواستێک نەبوو بۆ ساختنەوەی کاریگەری هەیە لەسەرەوەیکەوە ئابووری ئەم وڵاتە پێوتێ بێ بازاری ئەم بەرهەمە نافرۆشەیە کێشەی هەیە بۆ مەسەلە هەموو باردۆخەکانکە بەڵام لە ئێستا لە ئێستای دنیای تازەیە بە بازارکردن و جۆرێک لە جۆرەکانی ئێسەوەی لێ هاتۆتە بە تەکنۆلۆژی هاتوت ناو ئاراوە زایدەن ئەم جۆرە فستیڤاڵانە کاریگەری ڕاستەوخۆ هەیە لەسەرەوەیکەوە ئەم بەرهەمە بە خەڵک بناسێ بە کڕیاران و بە کاربەران و میوانەکان بناسێ بەڵێ بێگومان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ساختکردنەوەی بەرهەمەکە خۆتان نەزانن لە پاسووری پارێزگای هەڵەبجە شەیدا بەرهەمێکی زۆر هەیەکەوە لە خواستی بازاری ناخۆی هەڵەبجە زیاترە ئەمەش پێویست بەوە کاکەوە بچێتە دەرەوە بچێتە دەرەوەی پارێزگاکە ئەیشێک لەو هۆکارانیکەوە ئەم بەرهەمە بناسێ ئەم جۆرە فستیڤاڵانەی خۆشبەختانە ساڵانە ڕخراوەکان و زایدن بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە شەید هەڵاستن بەم کەرنەڤاڵ و فستیڤاڵک ناوازەیە کە کاریگەری ڕاستەوخۆ هەیە لەسەر کۆمەڵی بابەتێکی گرنگترینیان ئاشنابوونی ئەم بەرهەمەیە بە میوانان و بە کڕیاران بە بەکارباران بەڵێ کاریگەریکی هەیەکەوە جۆرێک لە جۆرەکان بێتە هۆی ساختکردنەوەی فرۆشتن و بە بازارکردنی ئەم بەرهەمەیەوە بەرهەمێکی استراتیژیە کاریگەری ڕاستەوخۆ هەیە خواستی گشتی لەسرە و هەروەها خۆشبەختانە لە سنوورەکە زۆرە زۆرەکەی ئەوەیەکەوە لە خواستی ناوخۆی پارێزگای هەڵەبجە زیاترە چکە لەوە هەلە وتارەکەی خۆشتا باسی بابەتێکت کرد بوو ژمارەیەکی زۆر گەشتیار لە شار و شارش کە جیاوازەکانی باشووری کوردستانەوە ڕوو لە هەڵەبجاکەن ئەمڕۆ بازارێکی باش بۆ ناو بازاریش دروستە بێ بۆ چێشخانەکان دروستە بێ ئەم گەشتیارانە دێن حتمما دواتر سەردانی یەکێک لە ناوچە گەشتیارەکانی دەوروبەری هەڵەبجاکەن 35 ناوچەی گەشتیاریمان لە هەڵەبجە هەیە ئەمانە سوودی بۆ خۆیان بێگومان هەموو پەیوەندیدارە ئابووری زنجیرەیەکە هەموو پێویستە بەیەکەوە ئەم فستیڤاڵە کاتە میوانەکان لە دەرەوەی لە ناو فستیڤاڵە هەرەوە نیەکەوە ناو فستیڤاڵەکە سیرکەن و هەنارە بکڕۆن پێداویستەکانی کایان بکڕن ئەتوانن سەیری شوێنە گەشتیارەکانی بە تایبەتی و شوێنە گەشتیارانی کە نزیکی لە پارێزگای هەڵەبجەوە خصوصەن چاوەی گیبا و کۆچەکە عەبابەیلێ زایدەن بەرتقەی گوڵان و سەرایی سیروانە بەرە هۆرامانە بەمان شێوە نزیکە هەموو ئەمانە ڕاکێشانی گەشتیارە کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەرەوەیکەوە ئەمە جۆرێک لە جۆرەکان بازارێکی کەیە بۆ گەشتیاری داتای گەشت هەڵەبجەت لەبیر ماوەتەوە ئەوەی ڕاستی بێ ئەوەی بەڵێ ئەوەی تەن بوو تقریبان 25 بۆ 30,000 تان ئەوەی کە لە بەڕێوەبەرایەتی گشتی کوشتکاڵەوە بڵاوکراوەتەوە زایدەن نزیکەی ئەوە 11 جۆرەکەی هەنار لە پارێزگای هەڵەبجا بوونی هەیە خۆشبەختانەکەەوە باشترین جۆری هەنارە بێگومان ئەمیش بەهۆی ئەو کەش و هەوا و ئەوە هەوایکەوە لە سنوورەکە هەیە زائیدەن لێزانی و کارامەیی جوتیارانی پارێزگای هەڵەبجە بە تایبەتی تان خۆتان نەزانە ئەمە ئەزمموی ئەوێ پسپۆڕی خواراوە کارێکی ئاسان نیە لە هەمان کاتەوەمان بیر ناچێت خۆشبەختانە ساڵانە تا ئێسەوەیکەوە تۆمار کراوە 8500 دۆنم بە باخی هەنار کراوە خۆشبەختانە ساڵانە زیاد بوونشە بە پێی ئامارەکان ئەڵێ لە 20 ساڵی ڕابردووە لە ساسە زیایی کردووە باخی هەنار لە پارێزگای هەڵەبجە نرخپێدانی ئێستا هەنار ئەڵێ میوەیەکی شاهانە و گەورەیە یەکێکە لەو میوانەی کە خواستێکی زۆر زۆری لە دەرەوەی وڵاتیش لەسەرە نەکتەنها لە ناوەی وڵات ئەم میوەیە لە هەرێمی کوردستان بۆ تا ئێستا نرخی پێ نەدراوی هەنار لە مۆرزایی کڕی بە 500 دینار چیدۆی لە هەمان کاتا لە دەرەوە دەڵێن لە بۆرسای عالمی ئەوەزان $2 $3 زیاترە وایە یعنی ئەم دەرخەی بۆ لە هەرێمی کوردستان بۆ شێوە چی بکرێت نرخ بدرێت بەم میوە گرنگە بەداخەوە لە بەرەوە کاک ڕێبیان خۆتان زانانی ئەمە لە بازرگانیا سیاسەتی سەربەستی بازرگانیمان هەیە بەداخەوە هەرچەند سا قەراری وەزارەتی بازرگانی و وەزارەتی کوشتتوکاڵی هەرێمی کوردستان هەیە بەزرگانی عراق و کوشتتوکاڵی هەرێم هەیەکەوە قەدەغی هەنار هەیە هاوردەی هەنار بەڵام بەداخەوە تا ئێستا بۆی نەبوونی ئەم سیاسەتەوە بەڵە خۆشبەختانە وەزارەتی بازرگانی عراق کوشتتوکاڵی عراق لە 22 مانگەوە بڕیارەکەی دا حکوومەت هەرێمی کوردستانی وەزارەتی کوشتتوکاڵ بڕیارەکەی یاو کە قەدەغ هێنارێ بەڵام لەبەرەوەیکەوە ئێمە جۆرێک لە جۆرەکان سیستەمی ئابوووریەکەمان سەربەستی بازرگانیەوە تا باجی گومرگیمان ئەکتیڤ نییە چالاک نییە
تێبینیەکەین بەڵێ بەداخەوە ئەو هەموو بەرهەمیکەوە بەتاخەوە بەرهەمی سووریە مسریەتە نە بازاڕەکان هێرمی کوردستانەوە عادەتەن لەم قەیرانی داراییە خەڵک بەدوای نرخی کەماگەڕێ لەبەرەوە تێبینیەوەکەینکەوە بەداخەوە نرخی هەناری ناوخۆ بە تایبەتی هەناری هەڵابجار نرخێکی نزمەکەوە لە ئاستی قەیرانی دارایی کرد لە مامۆستا سەلانیشم پرسی وەکو پسپۆرێکی ئابووری تەسەورەکەی کە کڕیار وەکو ساڵانی ڕابردوو بێت 5 ساڵی ڕابردوو بۆ ئەم ساڵ فستیڤالی هەناری ئەم ساڵ کڕیارەکان کەم ببنەوە بەداخەوە بۆی قەیرانی دارایی و ڤایرۆسی کۆرۆناوە تێبینیەکەینکەوە چونکە خۆتان نزانێت هێشتا نەکراوەتەوە جارێ بەڵام خۆتان نزانن اعتیمادی زۆربەی خەڵکی کوردستان زیاتر لەسەر موچەیە شێوازی پێدانی موچە و دوو مانگجارێک و لێبڕین هەمومان کاریگەری هەیە و هەروەها ڤایرۆسی کۆرۆنا خەڵک جۆرێک لە جۆرەکان تا ئێسار مەسەن ئەترسن حەقی خۆشیانە بترسن بەڵام خۆشبەختانە ڕێنمایەکان لێرە تا ڕادەیەک جێبەجێیەکرێ بەڵێ تێبینیەکەین لەوانەیە کاریگەری هەبێ حتمما کاریگەری شەیە چونکە خۆتان نزانن کڕیاران داهاتیان ئەو داهاتی کە پێیانە لە موچەوە دەسەکرد کاتێکەوە من و تۆی کڕیار داهاتەکەمان کەمی کرد خواستیشمان کەمەکە لەوانە هەبێ بەڵام بە بەراورد بە ساڵەکانی پێشوو تا ڕادێک لە بنەماکانی پێشخستنی کشتتوکاڵ دروستکردنی کارگە و بە پیشەسازیکردنی کشتتوکاڵە بڵێ ئێستا ئەمەی ئەم ساڵ خۆشببختانەی بیری ژمارەیە کارگە هەن هاتوونەتە ئێرە بەرهەمەکانیشان خستوتە ڕوو هەر لە دەواازەی هەڵبجەشەوە کە دێت کارگەی دۆشاوی تەماتی شارە زورمانەیە کارگەی ڕاستانمان هەیە بۆ زەیتون و هەندێک وەزان ڕۆبهەناریش بەرەمێنن هەندێک بابەتی دیکە شەربەتی هەنار بەرهەمەهێنن ئەم بابەتانەکردنەوەی کارگا چەند کاریگەری هەیە ئەوەی کە هەیە ئێستا لە خواستی ئەوەیە کە بۆ نمونە بتوانانی بەرهەمەکان ساکەیتەوە شتێکی کەشت باس کردبوو مەسەرەی دروستکردنی سادکەرەوە بەڕات بەڵێ ئەمە تا چەند گرفتی دروست کردووە بۆ بەرهەمە ناخۆیەکان ئەگەر گرنگی زیاتر بەوانە بدرێت وەکو ئابووری ناسێک زەمانی ئەوە هەیە کە کەسێک بێت پارێکی زۆر لە کارگەیەکە سەرف بکات دواتر ئەم پارەی کارگەی دەستکەوێتەوە بەڵێ بێگومان خۆتان نزانن پیشەسازی کشتتوکاڵی ئەسە لە جیهانە لە ئاسی پێشەوەیە یعنی شانایەتش بابەتەکانیکەوە بەڵام بەداخەوە لە ئابووری ناهەرێمی کوردستانە زۆرێک لە جۆرەکان ئەمە ئێمال کراوە تێبینیەکەن ئەو هەناریکەوە هەیە 30,000 تن بەرهەمی پارێزگای هەڵبجەیە لە ساڵێکە ئەم هەنارە حتمما خواستەکە زۆر عرض خستنەڕۆکە زۆرە خواستەکەش کەمە پێویستە هەڵبگیرێ هەشێک لە هۆکارانی کە بۆ هەڵگرتنێتی بەڕادە بەداخەوە تا ئێسێک بەڕادێ لە سنووری پارێزگای هەڵبجەشەیدا ئەما بێتەوەی بە خۆتان نزانن بەرهەمی ساسێ بەڕادی دوش دروستەکرێت ئومێدەوارین کە بچێتە باوی جێبەجێکردنەوە کارگەی ڕاستە خۆی چونکە ئەم هەنارە لە کاتێک بۆ کاتێکی هەڵیگرین حتمما خواستەکە ئەمێنێتەوە بەڵام بەداخەوە هەنارەگە لە سروشتا بیڵینەوە ئەمانەوەی کەمە کاتەکەی کەمە کاریگەری هەیە لەسەرێکەوە بڵێ بەداخەوە بەڵام بەڵێ زۆر گرنگە پیشەسازی کشتتوکاڵی بەتایبەتی حکوومەت هێرمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵ بی لەو کاتەوە کۆمەڵی کارگەی گرنگ کاتەوە بەتایبەتی ئەوە دۆشەی تەماتە خۆشبەختانە کراوەتەوە خستنەڕووی تەماتە زۆر پرسیارەکەم هەبوو لە ڕوو ئابوووریەکەوە زەمان هەیە کە ئەم کارگانە سوودیان هەبێت دواتر بەستم سەرمایهدارێکەوە بەرهێنەرێکە بەشوێن قازان جاگەڕێ قازان چی هەیە؟ یەکمان ئەبێ حکوومەت دڵنیایی بات بەتایبەتی وەزارەتی کشتتوکاڵ و پلاندانان وەزارەتی دارایی ئابووری دڵنیایی بدات هەموو ئاسانکاری بکات بەتایبەتی بۆ پێداویستیەکانی کارەبای ڕێگەڵبانە هۆکارەکانی کە بەتایبەتی کەرەسی خاویشکەوە بتوانێت حکوومەت هەرچۆنێک بێ جودارەکان ڕازی بکاتەوە بیفرۆشن بەم کاریان ئەگەر هاتوو زەمانێک هەبێت لە ناوی حکوومەت هێرمی کوردستانەوە ساختکردنەوەی بەرهەمەکەشی ینی لە دەرەوە بەرهەمانەوە نا هاوردە نەکرێت بۆ بالضبط لە حاڵەتێکی ئاوا کاتێکەوە هاوردەیەکی زۆرمان هەیە پێویستە لەم کاتا وەزارەتی کشتتوکاڵ کار بەرهەمەکەیت بە قاچاق بەداخەوەیت بەڵام پێویستە چی بکەین باجی گومرگی زیاتر بخەینە سەر هەناری هاوردە کاتێ باجی گومرگ خستە سەر ئەوان سعری هەناری هاوردە لە ناو بازاڕەکانی ناخۆ بەرزە بێتەوە کاتە کێبڕکی هەناری ناخۆی ناکات باشە وەزیری کشتتوکاڵ بۆ خۆی گرنگێکی تایبەت بەم جۆرە فستیڤاڵانەیە و ئەم فستیڤاڵش بە سەرپەرشتی خۆیەتی و بڕیارە ئەم ڕۆژ بێت لێرە ئامادە بێت بڕیار ئێمەش دیدارێکمان لەگەڵ یا هەبێت ئەگەر وەزیری کشتتوکاڵ ئێستا لێرە بێت ڕوبەروو لەگەڵ توا بێت تۆ چی پێ دەڵێ کە خۆت خەڵکی ناوچەکەی ئەم هەموو بەرهەمە هەیە بۆ ئەوەی کە گەشە بە بەرهەمی ناوخۆی لە ڕاستیا کۆمەڵ ئیجرات هەیەکەوە پێویستە بکرێت یەکەم شەدەوەیکەوە کاتێک کە بەرهەمێکی ناوخۆیمان هەیە بۆی کە جۆرێک لە جۆرەکان داهات دروستکەین بۆ خاوەن باخ و جوتیارەکان یەکەم باجی گومرگیان ئەوڵەن قەدەغە بکە کاتێککە نەیتوانێت قەدەغە بکە باجی گومرگی زیاتر بخاتە سەر ئەو بابەتان سێ ئەبێ هەوڵێکی جدی بە بازاڕێک بدۆزێتەوە بۆ ساختنی ئەم بەرهەمە تێبینیەکەن کاکڕێبین بازاڕەکانی ناوەڕاست و باشووری عراق خواستێکی گەورەیە بۆ بەربوومی نیشتیمانی خۆمان ئەبێ هەموو ئاسانکاری بکات تەنسیقی بکات لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی بازرگانی حکوومەتی عراقیە بۆی هەناری هەر کوردستان هەر هەنارە هەموو بەربوومەکانیکە بڕاتە ناو بازاڕەکانی ناوەڕاست و باشوور بەبێ باجی گومری بەبێ ڕسومات بۆی ئاسانکاریی زۆر هەبێ بەرهەمەکە لێ بناستەوە بفرۆشە و قازانجی دەست ئەمانە بکەیە زۆر گرنگەکەوە وەزیری کشتتوکاڵ بی لەو کاتێکەوە بە پیشەسازیکردنی کشتتوکاڵی بەتایبەتی و بەرهەمانەیەکەوە سوودی تەندروستی زۆر گرنگی هەیە ئەچێتە بابی کشتتوکاڵی هەنارە تەماتەیە هەموو جۆرەکانی کەیەکەوە کاریگەری هەیە بەڵام پێم وایە پێویستە
هەرچەند خۆشببختانم لە بەرنامی خۆشیە هەیەی ئاگام لێتیکەوە بە وریایی و بیلم بابەت با هەندێک بابەتی کردووە بۆ نمونە لە ساختکردنەوەی گەنمە گرێبەستیان لەگەڵ هەندێک کۆمپانیا کردووە لەم دووسێ ڕۆژەی ڕابردووە لە ساکردنەوەی پەتاتە بەرهەمی جوتیاران گرێبەستێکیان کردووە بابەتێکی لەم شێوش پێویست نییە بە تایبەتی بۆ هەناری هەڵەبجە زۆر ڕاستە خۆشببختانە خۆی ئەلانی کەوتی کۆمپانیایەکەیەکەوە بڕیارە هەناری هەڵەبجە هەناردە بکەی وڵاتانی قسەمان لەگەڵ کردن کۆمپانیای هەناری کوردستان بوو بابزانم ئەم ساڵ 22 تەنیا نردووە بۆ بریتانیا بۆ ئینگلند بڕیارە 22 تەنی دیکەش بنێرم بۆ سوید بەڵام ئەمە لە چاو بەرهەمی هەناری هەڵەبجە کەمە نەک باسی هەبوو باشووری کوردستان ناکەین بەڵێ بێگومان پێویستە حکوومەت هەموو ئاسانکاریەکە بە تایبەتی ئاسانکاری گواستەوە و تێچوونی گواستنەوەکەش ئەمە کارکی گیران لەسەر جوتیار چونکە جوتیار هەر ئەوەی لەسەرکاو بەرهەمە خەباتە بازارەوە بەڵام کاتی حکوومەت ئەگەر دەستگیرەیەکی نەکە ئاسانکاریەکی بۆ نەکە کاریگەری هەیە لەسەر بەرهەمەکە لە بازاری ناوخوا نەفرۆشێ زۆر گرنگە حکوومەت یاریمکسان بە تایبەتی وەزارەتی کشت و کاڵبی لەو بکاتەوە ئەم بەرهەمە ناوازەیەکەوە خواستێکی هەمیشەی و بەرداوامی لە دەروێ هەیە بینێرێتە دەرەوە هەر نمونە نەبێکو جەناب واسێک 22 تن هیچ نییە لە چاوسی هزار تنی بەرهەمی ناوخۆی هەڵەبجەشی کوالیتی هەناری هەڵەبجە ئەوەنە زۆرە ئەوەنە باشە کە زەمان بکرێت کە هەم پارێکی باش بکات لە دەرەوە چونکە زانی کەرانە دەرەوەی و لێرە بەرەمێنان حکومت لە بەرەوەی دامی جوتیار ناکات لێرە زۆر لەسەر جوتیارەکەوێت زمانێکی لەو شێوەیە هەیە کە پارێکی باش بکات و قازانچی لێ بکرێت ئەو خۆشببختانە لە ساڵانی ڕابردووە نمونەی هەناری هەڵەبجە ڕۆشتە تا فەڕەنسا و بەریتانیا لێ وابزان بەپێی راپۆرتەکان پلی یەکەین بەدەست هێناوە کەواک یەکێکە لە باشترین جۆرەکانی هەنار کەواک سروشتیە و مەسەلەن مەوادی کیمیایی و ئەو شتانە بەکارە بڵێ ئەوە یەکێکە لەو راپۆرتانی کەوا دەرچووە بڵێ هەناری هەڵەبجە زەمان کراوە گرنتی هەیە کەوا هیچ مەترسێکی نییە و وەکو پیشەسازی وڵات کشتتوکاڵی وڵاتانی کە نییە کەوا مەوادی کیمیایی شتیان بەکارهێناوێ بڵێ زۆر گرنگە ئەم هەنارە پێویستە بناسرێن هەنارێکی سووری ئاوداری جوانی گەورە ڕۆ ناکەم داواشی شوێنێکی دیکەمە هەناری خۆمان هەندێک بەرهەم هێن لە دەروەی هێنن بەرەمی لەو شێوانێ سپاس دەکەین مەرز مامۆستاسەکەویست ئابوورینە سپاس دەکەین تۆر لەگەڵمان بووی چرور دەرفەتەکار ئەوە نییە بەڵام لێرە هیوادارم هاونیشتیمانیان دەرفەتێکیان هەبێت هاوڵاتیانی یارێمی کوردستان باشووری کوردستان تەنان لاوچەکانی دیکە ئەو کۆمپانیانەی کە گەشتیار دەهێنن بۆ لا باشوور و ناوەڕاستی عێراقەوە دەرفەتێک دروست بکەن بۆ ئەوەی کە بێنە ئێرە کۆمەڵێک بەرهەمی ناوخۆی زۆر باشی تیا بۆ نرخیان گونجاوە هەر بە بۆن و بەرامەکەی ڕاتەکێشە بۆ ئەوەی کە ئەم بابەتانە بکڕیوە سێ ڕۆژیش بەردەوامە ئەمڕۆ بەردەوام ببێت و سبەینێ و دوو سبەیش بەردەوام دەبێت من دەگەڕێمەوە بۆ لایەوە سپاس بۆ هاوکارمان ڕێبین یارەحمەد کە لە شاری هەڵەبجە و لە فستیڤاڵی هەنارەوە لەگەڵێمەدا بەشێوەیەکی ڕاستەوخۆ ئامادە بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ هەر یەک لە میوانەکانت کە بۆ مایکی گەلی کوردستان دوان بەڵێ خۆشویستان بە یارمەتی هاوکاران و کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینێ با پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش.